بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتانێ بە بینەرانی عەزیز خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ و لە دەستپێکی هەفتەیەکی نوێ داهاتینەوە خزمەتتان ئینشاءڵڵا لە خوای گەورە دەپاڕینەوە کە ئەم هەفتەیەتان پڕبێت لە خۆشی و بەختەوەری بۆ هەموو لایەک. ئازان بە یارمەتی هاوکارانەوە لەگەڵ هاوکارم کاک جەلال ئەمڕۆژ بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین دەخوازین کە سەرنجەم بگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. بەناوی خوای پەروەردگار عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت بۆ هیوای کە ساغ و سەلامەت بن دوور بن لە هەردوو بەڵاو نەخۆشیەک هەرچەندە ئێستادا دەنگوی هەندێک بڵاوبوونەوەی نەخۆشی لە ئارایە لایەکەوە کۆڤید-19 لایەکەوە بە تایبەتی لە سلێمانی دەوروبەری باز لە بڵاوبوونەوەی نەخۆشی کەڕی دەکرێت بۆیە دەبێت هەموو لایەکمان وریابی و لەخوا دەپاڕێمەوە کە ساغ و سەلامەت بن. بابەتی یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگا لەم بارودۆخە ناهەموارەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستانی تێکەوتووە بە تایبەتی لە دوای ئەو ناڕزای خۆپیشاندانانەی کە لە سلێمانی و ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانیدا ڕوویاندا بابزانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی چه دەسەڵاتێکی هەیە و دەتوانێت لەم بارودۆخەدا چی بکات. ڕازان تەوەری دۆمان باز لە دەرەنجامی مامەڵەی خراپی ناشەرعی دەکەین لە نێوان بازرگانەکاندا کە هاوکارمان ئیمران ئەمینی لە هەولێرەوە پێشکەشمان دەکات بزانین ئەو مامەڵە خراپە بازرگانانە چین کە دەکرێت لە هەرێمی کوردستاندا بزانین تا چەند ڕێگە پێدراونیەوە تا چەند دەبێتە زەرروزیان بۆ هاوڵاتیان بە شێوازی گشتی لەوانەیە بازرگانێک ماوادێکی زۆر خراپ بێنێتە ناو بازاڕەکانەوە زۆرێک لە وڵاتی درکی پێنەکەن ئەمە تا چەند ڕجێکی دەبێتەوە تا چەند دەبێتە مایەوەی کە لەلایەن هاوڵاتیان و زیانێکیان بەرکەوە وەک پێش گوتم هاوکارمان ئیمران ئەمینی پێشکەشمان دەکات لە پارێزگای هەولێرەوە. جیاواز لەم دوو بابەتە سەرەکیە ئەو چالاکی و ڕووداوانی کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێن لە ڕێگەی پەیامێرانمانەوە بۆتان دەگوازینەوە کە ئەمڕۆژ چەند پەیامێرێکمان دەحازرن بۆی کە چالاکیەکانی ناوچەکانی خۆیانیان بگوازنەوە بۆ ئێمە بۆەوەی بینەری عەزیز بەڵام دەستپێکی پەیامی ڕۆژ دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان.
ئەو بارودۆخەنە هەموارە بە تایبەتیە دارایی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دیارە ناڕزایەتەکان بە شێوازێکی خۆپیشاندان و ڕژانە سەر شەقامەکان خەڵک تووڕێیەکانی خۆی پیشاندا کە بینیمان 9 کەس شەهید بوون یاخود بوونە قوربانی ناڕزاییەکان بەڵام دەسەڵات هیچ کاردانەوەیەکی بەرامبەر بۆ ناڕزاییە نەبوو لەو ڕۆ کە بتوانێت بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بێت. بابزانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی چه دەسەڵاتێکی خۆ پەرلەمانی کوردستان تا ئێستا بێدەنگی نواندووە بەرامبەر بە خۆپیشاندانەکان و نەیتوانێت کۆبنەوەیەکی تایبەت لەم ڕۆ ئەنجام بدات و بەیاننامە و مامەڵەی بەرپرسانی ئەنجومەنی وەزیران یاخود با بڵێن حکوومەتیش تەنها دەرکردنی بەیاننامەیەکی ساردوسڕ و زۆر جاریش خەریکە خۆپیشاندەران بە تاوانبار بزان و بەلا ڕێدا دەبن بە شێوازێک کە باس لەوە بکەن دەستی خەڵکی تێکەڵە. بابزانین ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتەکانی چین و چی دەتوانن لە هەمبەر ئەو ناڕزایەتیانەی کە هاتاراوە بکەن و ئایا چاودێریکردنیان بەسەر دامودەستگا حکوومیەکانەوە چۆن بووە بە تایبەتی لە ماوەی خۆپیشاندانەکاندا کە بەستن سەدان کەس دەستگیر کراون و دنیایەک پێشێلکاری مافی مرۆڤ کراوە. لەسەرم بابەتە میوانداری بە ڕێز میدیا شەخەت ئەنجامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە سە گفتوگۆ لەسەرم بابەتە دەکەین. میدیاخان بەخێر بیت. دەسەڵاتەکانی ئێوە چین لەمڕۆ ئایا حکومی زۆر جار بە ئەنجومەن دەوترێت پەرلەمانێکی مەحەلی بابزانین هەر بەڕاست پەرلەمانێکی مەحەلی بزانین دەسەڵاتەکانتان لە پارێزگای سلێمانیە چییە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە من سوپاستانەکەم بۆ ئەم لیقاءە بەڵێ لە ئەنجومەنی پارێزگا لە شاری سلێمانێ پەرلەمانێکی پچکراوەیە دەسەڵاتی خۆی دیاری کراوە بە پێی یاسای ساڵی ژمارە 3 ساڵی 2009 ئەو دەسەڵاتانەی کەی خۆی کە لە ناو سنووری خۆیەتی لەو یاسایەت جێگیر کراوە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر بۆ ئەم بارودۆخە لە ڕوانگەی ئەو دەسەڵاتی کە پێمان دراوە یادداشتێکمان پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەن کردووە بە ئیمزای حەڤە ئەندام ئەنجومەن کە ئێمە لە یادداشتەکە هەر بۆ ئەم بارودۆخە 4 خاڵی جەوهەریمان داناوە. طبعاً ئەم بارودۆخە کە ڕووی لەم هەرێمە کردووە بەڕاستی ئەمە شتێکی ئیلاهی نییە بڵێن بەسەر خوای گەورە بەسەر ئێمە هێناوە شتێکە کە عەبد هێناوێتی بەڕاستی لەبەرەوەی ئێمە لە ساڵی 91ەوە ئەم خەڵکە حکومەت بنیادەنێ بەرد لەسەر بەرد و خژ لەسەر خژدایانێ بۆ ئەوەی دیوارێکی پتەو بێ بەرامبەر بە دوژمن و بەرامبەر بە هەموو شتێک خەڵک بە ڕۆحی خۆی ئەم دیوارە خشت و دیوارینەی چیمەنتۆکەی بۆ گرت و بە ڕۆحی خۆی و بە خوێنی خۆی بۆی گرتووەتەوە بۆی دیوارێکی تۆکمە بێ کە خوێنی میلەتی تیاابێ وەڵام زۆر بەداخەوە ئەم دیوارە ڕۆژ بە ڕۆژ بەرەو فشەڵی ئەڕوە بەرەو ڕوخانە ڕوە بەڕاستی بۆ لەبەرەوەی خەڵک خەریکە ڕۆحیشی تیان نامێنێ خەریکە خوێنیشی تیان نامێنێ لەبەرەوەی قوتی لە گیراوەتەوە هەموو ئینسانە هەمومان بەرچاوڕوونین لەبارەی ئەوەی کە خەڵک هەموو ئینسانێک کە خوای گەورە دروستی کردو لە گۆشت و خوێن وێسخان دروستی کردووە بە خەریکە وردەودە خوێنی وشکەکە بەهۆی کێوە بەهۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەهۆی ئەو دەسەڵاتەوەیە کە چۆنەڵی خوێنی خەڵک ئەمژن وەکو چۆن وەکو زەرو وەکو ئەوەی کە چۆنە کەڵەشاخێکی بۆ بکە بەڕاستی میلەت وا ناڕوا بەڕێوە ئێمە هەر لە ڕوانگەی ئەوە کە ئەم چەند ڕۆژەی دواییش ئەم خۆپیشاندانە بوو حەقێکی ڕەوای میلەتەکەمە بەڕاستی حەقی ئەوەیەتی مەسەرەن تۆ بۆ قوتی خۆت کە ئەچیتە سەرجادا لەبەرەوەی کە داوای حەقی خۆت دەکەی داوای یەک شتیکە زیاتر لە حکومەت نەکراوە نەیوتۆ بڕۆ مەکتەبم بۆ بکەرەوە نەیوتۆ بڕۆ جادەم بۆ بکە نەیوتۆ ئەوەم بۆ بکە ئەوم بۆ بکە بەڵام توێتی قوتەکەم بەرێ پارەکەم بەرێ من ڕەنجم ماوە تۆ قوتەکەی خۆ من بەرێ بەڵام ئەم کردوێتی قورگی خۆیەوە و نایەڵێ بێتە دەرەوە بە هیچ شێوەیەک هێشتا ڕێگریش لەو خەڵکاکە ئەو خەڵکە قەتڵ و عامەکە لەبەرەوە ئێمە لە ڕوانگەی ئەوەوە ئێمە لە 4 خاڵی گرنگە بەڕاستی یادداشتێکمان پێشکەشی سەرۆکی ئەنجومەن کردو هەروەکوتم بە میزای حەڤە ئەندام ئەنجومەن 11 ئەندام ئەنجومەن عەفوو کە ئێمە وتومانە ئەبێ کۆبنەوەیکی کتوپڕ یعنی کتوپڕ بێنە ئاسایی بێ بکرێ لەبارەی ئەمەوەیکێکیان لەوانە بە شەهید بوونیە بە حساب شەهیدکردنی ئەوانەی کە لە خۆپیشاندانەکانە شەهید بوون بەڕاستی هەموو ئیمتیازاتێکە حسابێکی شەهید چۆن بۆ یەکرێ بە پێی یاسا و ڕێنمایەکان ئەبێ ئەویش بۆی بکرێ هەروەها ئەو بریندارانە و ئەو کەسانەی کە بەڕاستی زەرەرمەند بوون لەو ڕۆژانە
هەر ئەوە نەبووە خەڵک شەید بێ خەڵکی تریش زەرەرومەند بوو خەڵک برینار بووە خەڵک ماڵی سوتاوە خەڵک شوێنی سوتاوە خەڵک شوێنی دزی لێکراوە بەڕاستی لەبەرەوە ئێمە داوای ئەوەشمان کردووە کە بە پێی یاسا و ڕێنمایەکان ئەوەی کە ئەوانەی بریندارن ئەبێ وەزارەتی تەندروستی بچێتە ڕکێفی ئەوەی کە ژێرباری ئەوەی کە یان لە دەرەوەی وڵات چارەسەریان کە یانەوە تا لە ناوەوەی وڵات هەموو تێچووەکیان بچێتە سەر وەزارەت هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە لێپێچینەوە و بە دوواداچوون کرێ بۆ ئەو کەسانەی کە بوونەتە هۆی تێکدانی ئەم وەزە بۆ ئەم خۆپیشاندانانە بەم ڕێگەی ڕۆی خۆ لە سلێمانی کرا ڕێگەیەکی زۆر مەدەنیانە بوو لەسەر ئازادی کرا و زۆر مەدەنیانە بوو بەڵام بۆ ئەمە تێگەچێ بۆ لە پڕ ئەمە تێگەچێ بۆ ئەبێ بە تەق و تۆق و خەڵک شەهید دەکرێ و برینارەکرێ بەڕاستی ئەمە بێ چوارەم خاڵمان ئەوە بوو کە لیژنەیەک لە ئەنجومەنی پارێزگا بێ لە پەرلەمان بێ پێک بهێنرێ بۆ بە دوواداچوونی ئەم کەیسانە ئەم ئیشانە کە ئاوا ئەکرێ بۆ پەرلەمان بێدەنگە نازان ئەو لیژنەیە کە لە پەرلەمان دروست کرا لە لیژنەی ناوخۆ و مافی مرۆڤ و لیژنەیەکی دیکە بوو یاسایی بوو لیژنەیەکیان پێکێنا لەم سێ لیژنەیە سەردانی ناوچە جیاوازەکانیان کرد کە بەداخەوە دیارە منطقەی هەولێر و دهۆکیان لێ دەرێنا بچکە لەوێش دیارەندە ناڕزایی و دەستگیرکردن هەیە ئێستا ئەو خاڵی چوارەمەتان ئەوە پڕێکاتەوە یا خۆتان لیژنەتان دەبێت چونکە ئەوان وردەکاریان نەکردووە من وتم ئەگەر ئەم کۆبوونەوە بکرێ ئێمە داوامان کردو ئەم سیانزە ئەندامە کۆبوونەوە بکرێ کۆبوونەوەکە بکرێت چوارەم خاڵمانەوەی ئەبێ بە دوواداچوون و لیژنەیەک پێک بێنرێ کەواتە لە ئەنجومەن پێگەێنرێ بۆ بە دوواداچوونی ئەم خۆپیشاندانانە ئەمانە کە ئاوان بۆچی ئاوا بە ڕێگەیەکی ئاوا نایاسایی و ئەبێ بە تەق و تۆق و خەڵکە کوژرێت ئەبێ لیژنەکە بە دوواداچوونکە ئەبێ ئەو کەسانش بدرێ بە دادگا من سەیرم لێ هەتا ئێستا داواکاری گشتی لەسەر ئەم کەیسانە بێدەنگە بۆچی بێدەنگە خۆی نازانێ خەڵک کوژراوە خۆی ئەی داواکاری گشتی بۆ نایدە سەرخەت بۆ ناڵێ ئەم خەڵکەی من کە من داواکاریم من قازی ئەم شارم حکمی ئەم شارە بەدەست منە بۆ نایکەی پارێزگار بۆچی هەوڵێکی ئەو جدی نایە بۆ یعنی بەڕاستی ئەڵێ هەتا ئێستا ینی نەمبینیوە پارێزگار بڵێ من هەر لە تەلەڤیزیۆنەکانەوە بڵێ من پشتگیری خۆپیشاندارە نەکەم و من ئەبم بە پارێزەری هەموو شتێکیان زۆر باشە میدیاخان وەڵامی ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی پارێزگار چی بووە ئێوە ئەو یادداشتتان پێشکەش کردووە نیسابی یاساییتان تەواو کردو کە ئەندامەکانەوە ئیمزای بکەن و کۆبوونەوەی لەسەر ئەنجام بدرێت خۆی 11 ئەندام ئیمزایکە شتەکە ئەبێ بکرێتە ئەجێندای کۆبوونەوە ئێمە 11 ئەندام ئیمزای کردووە و من خۆم گوێم لێ بوو کە بە حکمەوەی ئێستا بڵێن ئەم ماوەیە خەڵک تۆزێ نەخۆش بوو قەلق بوو ئەمانە کەمتر ئەندام ئەنجومەن هاتووەتە ناوینەوە زۆربیان وتوانە ئێمە ئیمزایەکەین ینی زیا لە حەدی خۆی ئیمزامان بۆ کۆ کردوێتەوە بەڵام هەتا ئێستا سەرۆکی ئەنجومەن جوابینەوە زۆر باشە ئێوە بەبیرمە من سەرۆکی شارەوانی هەڵەبجەتان پەلکێش کردە ناو ئەنجومەنی پارێزگاوە هەندێک لە بەڕێوەبەرەکانتان لە ڕابردوودا بان کردووە بەڕێبەری پەروەردا بەڕێبەری تەندروستی هەمومانتان بان کردووە ئەنجومەنی پارێزگاوە بەڵام لە کاتی خۆپیشاندانەکاندا خەڵک کوژراوە خۆ تاماژەشت پێ کردوە خەڵک بریندار کراوە خەڵکێکی زۆریش دەستگیر کرا و ڕاودونان کرا ئێمە لیژنەی باڵای ئەمنیمان هەیە لە پارێزگای سلێمانی بەڕێوەبەرەتی ئاسایش و دەستگامنیەکانمان هەیە بۆچی ئەتوانن وەکو دەسەڵاتان ئەمانش بانکەن لەیان بپرسنەوە خەڵتان بۆچی دەستگیر کردووە بۆچی تەقەتان کردووە لیژنەی ئەمنی ڕۆڵی چی بۆ لە پاراستنی ئەمنیەتی سلێمانی و ئەو ناوچانی کە خۆپیشاندانیان تێدا ئەنجام درراوە بەڵێ حقیقت ڕاستە بێ ئێمە لیژنەیەکی ناوخۆمانی ئاسایش و ناوخۆمان هەیە پێویستە کە بە دوواداچوون بکات بەڵام هەتا ئێستا بە دوواداچوونەکەەوە نەبووە کە زاهیرەن دیار بێ ینی هەر باتن بۆ جاری هەر زایر نەبووە بەڵام واجبە لە ئەو لیژنەیە کە بڵێن ئەندامێکی ئەنجومەن سەرۆکایەتێکە کاک بەرزانە کە سەر بە لیستی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ بە دوواداچوونکە بەڵێ دەسەڵاتمان هەیە ئەبێ ئێمە ئەوانە بانکرێ لێپێچینەوەیان لەگەڵ کرێ بەڕاستی ئەوانەی کە گیراون هەتا ئێستا بەرنەبوون لەبەرچی بەرنەبوون ئایا ئەو خەڵکە گیراوە تۆ بۆچی گرتووە لەسەر چ سەبەبێ گرتوتە ئایا ئەمە بە مافی خۆیەتی داوای حەقی خۆکە بەڵام تۆ گرتوتە لەبەرەوە پێویستە بەڵێ بەس بۆ بانگ ناکرێنی بەڕێبەری پۆلیسێکی لە پارێزگای سلێمانی خۆ بەڕێبەری ئاسایشێکە لە ناو هێز ئەمنیەکانە و تەقی کردو بۆ نمونە ئەوان بەرپرسنە بۆ نایەنە ناو ئەنجومەنی پارێزگاری سلێمانیان هۆکارەکەی چیە هۆکاری حیزبیە خۆ دەسەڵات نیە لە نێوان ئەنجومەنی پارێزگار خۆی دەسەڵات ئێمە بەپێی ئەو یاسایە دەسەڵاتێکی تقریبا ینی چۆنڵێ لە چوارچێوەی ئەو یاسایە دەسەڵاتمان هەیە
بەڵام بۆ نایەت حتممە بێ خۆمانەوە جوابەکەی لای هەمومانەیە و بەڵێ دەسەڵاتێکی حیزبیە نایەن ئەگین ئەنجومەنی پارێزگا بەڵێ هەیە دەسەڵاتی هەیە دەسەڵاتی تەنها بەسەر وەزارەتی پێشمەرگە خوێندنی باڵا بەڕاستی لەگەڵ هێز ئەمانە دادگا ئەم سیانە نییە ئەم سیانە ئیتر ئەوانیکەی دەستکراوەیە لەگەڵیە بەڵام ئیتر خۆت ئەزانی ینی تو زۆربەی شتەکانە گەڕێتەوە دەسەڵاتی حیزب پێڵێ مەچۆ بەڵێ چەنەها نووسراومان کردو بۆ بەڕێوبەری گشتیەکان فلان ڕۆژ کۆبوونەوە تێ بەڵام نهاتوو لەبەرەوە حیزب پێڵێ مەچۆ ئەمەش دەبێتە گەورەترین لەمپەر بۆ بەڵێ کەنەیەت لێ پێچینەوە لەگەڵ چیەکەی خۆ بێت تو ئەو بێت ڕوونکردنەوەت باتێ ئەبێ زانیاریت باتێ ئەجا تۆیتە سەر و قەنەعەتی ئایا بەرامبەری چیەکەی زۆر باش ئێستا لەسەر و داوای یاداشتی کە داوتانە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەتایبەت یەکێ لەو خاڵانەی کە گرنگە مێ لەسەری بوەستین بە شەید ناساندنی ئەم کوژراوانی ئەم جارم قوربانیەکانی ئەم جارەیە ئەمە چۆن نەتانەوە ئیشی لەسەرکەن وایە ئەوانەی کە لە خۆپشاندانەکانی 2017 و 15 و تەنانەت لە هەر لە سێسایە کە شەید بڕیار شەید بووە کە بۆ داواکاری زانکۆ هاتبووە سەرجادە ئەمانە هیچ شێکیان بۆ کراوە ئەمانە کراون بە شەهید و بە کوژەکانیان ڕادستی دادگا کراون کە ئێستێکێ لە خاڵەکانیەوە ئەوەیە کە دەبێ بکوژان یاخودەوانی کە تەقییان کردووە بە دادگایی بگەێنرێن بەڵێ ئێمە طبعا لیژنەیەکمان هەیە لە کۆی لیژنەکان لیژنە هەمیشەیەکان لیژنەی شەهیدان و ئەنفار کراوەکانە کاگڕزگار سەرۆکێتی بەڵێ ئەبێ ئیشی لەسەر بکرێ بەڵام ئێمە ئەوەی ڕابردوو من خۆم چونکە لە لیژنەی شەهیدان نیم ئاگاداری لیژنەکەی ئەوان نیم بەڵام بەڵێ ئەمە ئەو نقطەی کە تیامانە هەیە ئەوەی تیامانە نووسەکەم نقطەی بە شەهید بوون و حسابکردنیان ئەبێ لیژنەی شەهیدان و ئەنفال کراوەکان بەڕاستی ئیشی جدی لەسەر بکەن لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی پێیدراوە بەڵێ دەسەڵات هەیە ئەبێ ئیشی لەسەر بکەن ئەوەندەی زانیاریتانە بێت تا ئێستا کەس لە زیندانەکانە ماوەتەوە و ئایا لەم ماوەیە هیچی پەیوەندیەکتان لەگەڵ سەرۆکی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانیدا هەبووە لەوەی کە هەموو خەڵکە بۆچی دەستگیر کراوە لە هەمان کاتە ڕۆژنامەنووسیش تیانە دەستگیر کراوە ماوەتەوە بەشەو بەڵێ ڕۆژنامەنووس دیایەتی بەڵێ هەتا ئێساش ئەوەی من زانیاریم هەبێ بە پێی زانیاریەکانی خۆم چەند کەسێکەیە لە ئەرماونەتەوەی خۆپیشاندانەکان سەبارەت بە بریندارەکان دەوترێت نزیکەی 125 بریندار هەبوو لە خۆپیشاندانەکاندا ئێوە دەزان حاڵ و وەزئی ئەوان چۆنە هەیەتیانەیە کە وەزئی زۆر خراپ بێت کە پێویست بۆ بکچێتە دەرەوەی وڵات و چارەسەر وەربگرێت یەکێکە لە نقطەکانمان کە دووهەم نقطەیە لە دووهەم خاڵە لە یاداشتەکەمانە کە ئەوانەی بریندارن ئەوانەی زیان لە کەوتوان ئەبێ بە قەرەبوو بکرێنەوە ئەوەی کە باریت ئەوەی لە زیانی لە تەندروستی کەوتووە ئەبێ وەزارەتی تەندروستی بچێتە ژێرباری ئەوەی کە بە هەر شێوەیەک بێ تەندروستی بپارێزێ بە دوواداهینی بک بڵێن حیمایی بکە لە باری تەندروستیەوە ئەوەشی نەیتوانێت لە ناو شارە بکەن ناو کوردستانە بکرێت ئەبێ بیباتە دەرەوەی وڵات ئەمە دووەم خاڵمانە ئێستا ئەوەی بەلای کەسوکاری شەیدەکان و بریندارەکان و گرنگە هەنی جێبەجێکردنی ئەم خاڵانەیە فشاری دیکە چی ئەگەر وەڵام نەدرێتەوە ئێوە چی دیکە دەکەن کە وەڵامی ئەم داواکارانە ئێمە نابێت پێش حەدەستکەوین لەبەرەوەی هەتاوەکو کۆبوونەوەکە نەکرێ نەچینە ناو کۆبوونەوە دەنگانی لەسەر نەکرێ پێتان وایە دەکرێت بڕیارێک ئێمە یاداشتی خۆمانمان پێشکەشی سەرۆکی ئەنجومەن کردووە ئەبێ بکرێت چونکە ئەمە تاکە کەسێک نییە کە زەرەرومەند بوو بێ یا تاکە لایەنێ نییە هەموو کوردستان زەرەرومەند دەڵێ چونکە یەک تاک لە کوردستانە زەرری پێبگا و کووە هەموو کوردستان زەرری پێگەشت لەبەرەوە من لێرەوە داوا لە سەرۆکی ئەنجومەنەکەم کاگازات پێویستە جوابی ئەو یاداشتە باتەوە بە زووترین کات کۆبوونەوە ڕاستە زۆر درەنگیشە زۆر درەنگە پێش یامە دوای حەدەستکەوتین بەڕاستی بەڵام هەر دوای حەڵێ چۆنەڵی لە دوای ئەوەشەوە هەر حەدی نسابی خۆی تەواو کردووە یاداشتەکەتان وە ئایا هیچ بەپێی پێڕەوی ناوخۆی ئەنجومەنتان هیچ بە بیانوویە کە ئەتوانێت بدا بەدەستەوە کە ئەم یاداشتە نەخاتە بەرنامەی کارەوە بە هیچ چینێ نییە چکە ئێمە هینی یاسایی تەواو کردووە پێویستە بخرێتە ئەجێندای کارەوە داوای زۆربەی ئەندامە یەک لە سەرسی ئەندامانی ئەنجومەنە لەبەرەوە بەپێی ئەو دەسەڵاتی پێماندرا و بە سەرۆکی ئەنجومەنیش دراوە ئەبێ بخرێتە ئەجێندای کارەوە ینی شتێک نییە کە دوا بخرێت ئەگەر نەخراپ شارتان چی هەیە ئەوستا ئێمە لكل حادث حديث ئەگەر جێبەجێش کرا ئەو کاتە ڕۆڵی حکوومەت چێ دەبێت حکوومەتیش ئیمزا لەسەر و بڕیارە بکات ئێمە بڕیار و ڕێنمایی دەرەکەین دەریەکەین ئێمە یاداشتی ئەو یاداشتی یاومانە یشی لەسەرەکەین دەنگانی لەسەرەکەین ئەوسا بەرزەکرێتەوە بۆ جیهەتی مختصی خۆی لێش پێگەین لێژنەکە لە شاری سلێمانیا پێگەین میدیاخان کاتێک کە ئەم بڕیارانادەن
بیرمە لە کۆبوونەوەیەکشدا بڕیارتان لەسەر ینی دواکەوتنی موچە ئەمانەدا بەڵام بڕیارەکان بەرز دەکەنەوە ئایا لە لایەنی تایبەت لە وەزارەتەکان تا چەندە وەڵام دەرەوەی خواست و داواکاری و بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگاکانن خۆی تۆ بڵێت و نەڵێت ئەم موچەیە وەکو نەخۆشی سەرەتانەکە وایە تووشی ئەم میلەتە بۆ بەڕاستی چۆنەڵێ هەتا لایەکی چاکەیت و لاکەی کەی وێرانە دوای هەموو لاشە ئێستا هەموو لاشەی گرتوتەوە هەموو لاشەی خەڵکی گرتوێتەوە بەڕاستی ئەم نەخۆشی بێموچێت ینی من سەیرم لێرەوە حکوومەت تێ چاوەڕێ ئەوە بێ کە ئەنجومەنی پارێزگار ڕێنمایی بڕیاری بۆ دەرکایان یاساک بەپی یاساکە خۆی بۆچی نازانێت خەڵکە لە چ مەعاناتێکە بەخوا من بم نەجاتیوان لە بەیانی زووتر نیە جێ هێڵم چکە خەڵکە پیانەڵێت دەست پیانەڵێت تاڵانچی پیانەڵێ ئەنفالچی پیانەڵێن ئەوە ئەنی زۆر سێرە بەڵام ئەوەش کە بڵێن کە نەکرێ ئەوی شار عینەشت دوای ئەوەی کە دەنگانەکەی لەسەرکرێ و چێت هەر ئەو نەبچێتە کۆبوونەوە شتێکی لەسەرکرێ بەس ئەو نەبچێتە کۆبوونەوە ئایا چێت بەڵام ئەگەر ئێوەش بڕیارتاندا لەسەرم خاڵانە بۆ نمونە ینی قوربانەکانتان بە شەهید ناساند ئایا وەزارەتی شەهیدان وەزارەتی دارایی ئەمانەدان بەم بڕیارانەی ئەنجومەنی پارێزگای ئەگەر فشارەکە بەقوت بێ بەڵێ لە چه ڕوویەکەوە فشار بەقوت ئیتر لە ڕووی کۆدەنگی لەگەڵا بێت بەڵێ کۆدەنگی لەگەڵا بێ ینی خەڵکی خۆی یان داواکاری خەڵکی خۆشی ئەگەر وا بێ سامەسە بۆ نمونە لە دوهۆکی شەر شەهید ینی هەر بریندار و نەخۆش و لەم هینانە بەڵام کپ کراوەتەوە بەڕاستیڵم لەبەرەوە لە هەڵەبجە عینەن شد یعنی ئەمە دوو شاری گەورەیە سلێمانی و هەڵەبجە بەیەکەوە دوهۆکی بریندار و زیندانی تیا بووە ئەگەر فشارەکە بەقوت بێ لە هەر ئێوە ئەم یادداشتتان پارێزگا لەبجە ناگرێتەوە بەس بۆ سلێمانی و گەرمیان و دەوروبەری بەڵام بە حکومیەوەی ئەوان ئەنجومەنی پارێزگانی هێشتا فعال نەبووە چکە دوو ئەندام ئەنجومەنی هەڵەبجەمان لێرە دەوامەکە کاک ڕزگار و زۆر باش ئەویش بۆ ئەویشە میدیاخان بە شێوازێکی گشتی لە چەند ساڵی ڕابردوودا ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆڵی گەورەتان چی بوواتە ئێستا خەڵک گوێ لێمە بێ دەڵێ ئەوان چ کارێکیان کردو کە خزمەتی کردەوە بە پارێزگای سلێمانی بە شێوازێکی گشتی ئێمە وی کە لە دەسەڵاتمانە هەبووە طبعا لە ئەندامێکە بۆ ئەندامێکی کە بە خزمەتکردن جیاواز ئەندامانێشە و ڕۆژ یاوە بەیەکەوە بە دەمیەکەوە کە خزمەتی ئەو شارەی خۆی بکە بەڕاست هیچ ئازایش نییە خزمەتیکەی لەبەرەوەی تۆ لەو شاراژی پێویستی بە هەوا و ئاوی ئەو شارەیە پێویستی بە خاکی ئەو شارەوە سەریان هیچ ئازایی نییە ینی تۆ لایەنە ئیمانەکەی لە دەرکە بەس لایەنە ئینسانەکە هیچ ئازایی نییە خزمەتیکەی بەڵێ ئێمە بە پێی توانە بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بەڵێ ئێمە خزمەتی ئەم شارەمان کردووە و چالاکیەکانمان لە دووتێی هەموو ساڵێک لە دووتێی کتێبەکە ئەنووسرێتەوە هەموو لیژنەکان دیارە هەموو ساڵی لیژنەیە کە زۆر خزمەتی کردبێت لەو کتێبە دیاری کراوە هەر بۆ نمونە ئەم ساڵ لیژنەی پلان و پرۆژەکان یەکەم بۆ لەو چالاکیە کە کۆمەڵی ئیسلامی بردوێتی بەڕێوە زۆر باشە میدیاخان دوایین قسەت هەم بۆ هاوڕەکان لە ئەنجومەنی پارێزگا ئەوم بۆ دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەوەی کە هیچ نەبێ بە ئەم کۆبوونەوەیان جیاواز بێ لەو کۆبوونەوەوانەی کە زۆر جار خەڵک پێتان ئەڵێت تەنها بۆ گۆڕینی ناوی لادێ و ئەمانە ئازان با بڕیارێکی تیاوێ بە قازانجی خەڵک بێت سپاس باڵا من لێرەوە داوا لە دەستی سەرۆکایەتی ئەەکەم بەڕاستی داوا لە هەموو هاوڕێکان مەکەم کە ئێمە ئەبێ پارێزەری ئەو یاداشتەی خۆمان بین کە ئیمزامان لەسەر کردووە ئەوەیشی ئیمزای لەسەر نەکردو حەزی کردو ئیمزا بکە بەڕاستی ئەبێ ئێمە دوای ئەم پشووەکە تەواو بوو پارێزەری ئەو یاداشتەی خۆمان بین کە زۆر سوور بین لەسەرەوەی کە ئەو یاداشتە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەن ئامادە بکەین زۆر سپاس بۆ میدیا شێخ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمان زۆر سپاس بۆم دەرفەت بەڵازان دەچین لای ڤیتیە کە باز لە پارچەی شوێنەواری کۆن دەکات پێکەوە بینەری دەبین. اف پارچه شینوارا آورگه هاتیه را گاندن نقشه برکه درجه‌های میترک و 9 سانتیمترن پانیاوی 54 سانتیمترن ستیریاوی 45 سانتیمترن لسرفی نقشه بری وینه که هاتیه نقشاندن دوی سردمیده کد بیتن وینه پاشه کی بید یانجی یک کهنه که زرا داشتی بید دیرو کاوی زفریتن به زرایی که پیش زاین تیج مارتن برماین بیروبارن زرادشتی اول ویر بلاف بری هاتنا اسلامه اف شینواره
اكشوان شينور الدقمنة ويكونه تشكي ما تشنمون ديتوزا نديتين البروشالات نوفين بەڵازدان و خۆشەویستان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران لەگەڵتان دەبین دەستپێک هەر لە سلێمانی دەچمە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێبێت، زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێت جەلال سڵاوی خواتان لێبێ، بەیانیتان باش، بە هیوام ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. دیارە ڕۆژی ڕابردوو یەکێک لە پزیشکەکانی شاری سلێمانی بڵاوی کردەوە کە جۆرێک لە نەخۆشی بڵاو بۆتەوە لە نێو هاوڵاتیانە بەتایبەت لە سنووری پیرەمەگرون و هەروەها دەڤەری ڕاپەڕین لە هەمان کادا بەشێکی سلێمانیش نەخۆشیەکە وەکو پزیشکا ئاماژە پێکردووە نەخۆشی گەڕیە، هەمان نەخۆشیەکە لە ساڵانی ڕابردووە هەبووەوە ڕایگەیان کە بەشێک لە هاوڵاتیان تووشی نەخۆشیەکە بوون بەتایبەت لە منداڵاندا و ینی نەخۆشیەکە ئەوەیە کە بۆ ماوەی هەفتەیەک هیچ نیشانەیەکی نییە، دواتر خوران لە جەستەیە دەست پێەکە وهروەها سووربوونەوە لە جەستەیە دەست پێکات، ئەوە نیشانەکانیەتی. دوای ئەوە ینی باسی لەوە کرد کە نزیکەی هەفتەیەک بۆ 2 هەفتە ئەو کەسە ناتوانێت بخەوێت لەبەر ئەوەی لەشی هێندە دەخورێ، بەردەوام پێویستەکە بیخورێنێ خەوی لێزڕاوە ئەو نەفەرە. ینی لە سنووری پیرەمەگرون ئەو نەخۆشیە دەستنیشان کراوە چەند کەسێکن چێت توشبوویەکەن، هەروە لە دەڤەری ڕاپەڕینەوە بە هەمان شێوە چەند کەسێکیش لە شاری سلێمانی ڕایان گەیاند کە ئەوان نیش تووشی نەخۆشەکە بوون، نیشانەکانیان تێدا هەیە. ئەو کەسەی کە تووشەوێ زۆر لە شێخورێنێ و دواتر سوورە بێتەوە شوێنەکەی بەهۆی ینی باکتریایەکە، ئەو باکتریایە لە جەستەیە وای لێکە کە ئەم خورانە دروست بێ و ئەو سووربوونێ دروست بێ. سەبارەت بە هۆکاری ئەم نەخۆشیە، ینی من قسەم لەگەڵ ئەو پزیشکەیە کرد و لەگەڵ پزیشکانی تریشا بەشێکیان ئاماژیان بۆ کرد بەهۆی زۆربوونی سەگی بەڕەڵاوەیە بەتایبەت لە نێو کوچە کۆڵانەکان و لە شارەکاندا بەشێک لەو سەگانە ینی دەبیندرێت بەهۆی توشبوونیان بە نەخۆشی گەڕی پێدەچێت ینی گوازرا بێتەوە بۆ مرۆڤ. ینی نێو کوچە کۆڵانەکان جەلال ئێستا نازانم بەهۆی برسیەتیانەوەی ئەو سەگانە یاخود چ هۆکارێکی تر هەیە دێنە نێو کوچە کۆڵانەکان، دیارە لەوانەیە بەرکەوتیان هەبوو بێ لەگەڵ خەڵکە بۆیە ئەو نەخۆشیە گوازراوەتەوە. ینی ئەو پزیشکانە ئاماژە بەوە دەکەن هۆشداریان داوە لە زووترین کات ئەم سەگانە کۆنتترۆل بکرێن بە تایبەتی لە نێو کوچە کۆڵانەکانە. پێشتریش ڕێکخراوەکانی بواری پاراستنی ئاژەڵ باسییان لەوە کرد کە پێویستەکە ینی شوێنێکی تایبەت بۆ ئەو سەگانە دەستنیشان بکرێت وەکو چۆن وڵێ شاڵتەرێک بکرێتەوە بۆ ئەو سەگانە سەگی بەڕەڵا بۆی کە لەوێدا بەخێو بکرێن. بەڵام ئەو پرۆژەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر مەسەلەی بودجە پەکی کەوت کە بودجەیەک نەبوو، ئەگینا شوێنە دەستنیشان کرابوو لە دەرەوەی شاری سلێمانی لە تانجەڕۆ بۆی کە ئەم سەگانە لەوێ کۆ بکرێنەوە. بەڵام لە ئێستادا لە نێو سنتەری شاری سلێمانی و هەروە شار و شارەکانیش سەگێکی بێشمار لە نێو کوچە کۆڵانەکاندان، تەنانەت ینی خەڵک هەبووە کە سەگ پەلەماری داوە سەگ گرتوێتی بەتایبەت لە شەوان لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە خەڵک لە کۆڵانەکانە سەگ پەلەماری داون، پەلەماری مناڵیان داوە. نازام هۆکارەکەی برسیەتی یاخودنا، بەڵام دەوترێت پێویستە بە زووترین کات ئەم دیاردەیە کۆنتترۆل بکرێن بە پێچەوانە وەکو پزیشکا ئاماژەی پێکرد ئەو نەخۆشیە تەشەنە دەسەنێت بڵاو دەبێتەوە، هەرچەنە کە ڕایگەاندووە چارەسەری هەیە، بەڵام چارەسەرەکەی مەودایەکی دەوێت کاتێکی دەوێت تاوەکو ئەم نەخۆشیە چارەسەر دەکرێت. بەڵام خۆی لە خۆیدا چەند هەفتەیەک دەخایەنێک کە نیشانەکانی هێندە توندن بە خوران دەستپێیەکە خەو لەو کەسە دەزڕێنێ. بۆیە پێی باشەکە لاەنە پەیوەندیدارەکان تەندروستی سلێمانی واروەها خۆپاراستنی تەندروستی بێنە سەرخەت بۆی کە لێکۆڵنەوە لەو بابەتە بکەن بۆی ئەو دیاردەی کە لە ئێستادا لە شارچانی سلێمانی و ینی شارەکانی تریشەیە کۆنتترۆل بکرێت. بەڵێ بەڕێوەبەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی چی تا ئێستا هیچ بە قسەیەکیان لەو بارەیەوە نەبوو یاخود ئایا هیچ پلان و پرۆژەیەکیان هەیە بۆی کە ڕێنمایی نوێ بڵاو بکەنەوە بۆ هاوڵاتیان؟ نەخێر جەلال دیاردەکە نوێیە، ئەو نەخۆشیە نوێیە بڵاوبووتەوە، دوێنێ ڕاگەیەندراوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوبووتەوە،
تاوەکو ئێستا ینی دوێنە کە هەینی بووە دەوامی فەرمینە بووە لە تەندروستی سلێمانی و من پەیوەندی زۆرم کرد بە خۆپاراستنی تەندروستی سلێمانیەوە بەڕێبەراتی تەندروستی سلێمانیەوە بەڵام وەڵامیان نەبوو ئەمڕۆ هەوڵی زۆرە دەم کە وەڵامی ئەوە وەربگرم چ پلانێکیان لە بەردەستایە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم دیاردەیە و ئایا چ زانیاریەک هەیە لەسەر ئەم نەخۆشیە ئەم پزیشکە کە خۆی بە وێنە و بە ڤیدۆ ینی جۆری نەخۆشەکەی بڵاو کردبەوە ڕایگەاندووە کە ینی هۆکارەکەی بەهۆی سەگەوەیە ینی ئەم سەگانە لەنێو کۆڵانەکانن بەشێکیان جەلال تووشی نەخۆشیەکە بوو تووشی نەخۆشی گەڕیکە موو بەجەستیانەوە نەماوە هەروەها برین لەسەر جەستیان دروست بووە کە دێنە نێو کوچە کۆڵانەکان لەوانەیە بەرکەوتیان هەبێ لەگەڵ هاوڵاتیانە بۆیە نەخۆشیەکە لەوانەیە گوازرا بێتەوە بەڵام تەندروستی سلێمانی و پاراستنی خۆپارازتنی تەندروستی سلێمانی تاکو ئێستا هیچ ڕوونکردنەوە بەیاننامەیەکیان لەم بارەوە نەبووە هیچ قسەیەکیان لەو بارەوە نەبە من ئەمڕۆ هەوڵەدەم کە زانیاری زیاتر لەو بارەوە لەوان وەربگرم زۆر باشە ڕامیار بەدەر لەو بابەتی باسێک ڕۆژی کەشوهەوای سلێمانی چۆنە کەمێک دەوترێت زۆر ساردە لە پارێزگای سلێمانی لە ئێستادا چۆنە ڕۆژێک بەڵێ وڵا دانیار بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرمە ینی ئەم شەو بەستوێتی شاری سلێمانی و هەروەها وەکو خۆت باسە کرد بەڕاستی ئەمڕۆ جەوەکەی زۆر زۆر ساردا و هەروەها خۆرەتاوە بەڵام لەگەڵ ئەوەیە شەقام و کوچە کۆڵانەکان بەستوێتی بۆیە پلەکانی گەرمە نزم بۆتەوە و تاوەکو ئێستا ینی کەشناسیش ئامارێکی ڕانەگەیاندویان قسەیەکی تازەی نەکردووە لەسەر ڕۆژەکانی داهاتوش ئایا باران و بەفربارین دەست پێ کاتەوە یاخودنا بەڵام لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی بەفروباران ینی نەبووە نییە لە بەشەکان لە ناوچەکانی تر بە شاخەکانی دەوروبەری سلێمانیەوە بەفرێکی تا ئەندازەیەک باریوە بۆیە ینی سەرمایەکی زۆری دروست کردووە لە سنووری سلێمانی زۆر سپاس بۆ پەیامنێرمە ڕامیار عوسمان لە پارێزگای سلێمانی و لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکان دەچینە چەمچەماڵ لای پەیامنێرمان جەلال جەباری جەلال سڵاوی خوا لەوێت زانیاریەکانی ئەمڕۆی چەمچەماڵ چین بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە من ئێستا لە قەزای چەمچەماڵم لە گەڕەکی ئاشتی لە بەردەم ماڵی ئادەم یەحیا دیارە ئەمەی لە پشتمەوە دیارە ماڵی ئادەم یەحیایە کە یەکەم شەهیدی خۆپشاندانەکانی قەزای چەمچەماڵە کە لە ڕۆژی حەوتی ئەم مانگا بە گولەی هێزانامنەکان لە کاتی خۆپشاندانەکانە ئەو هاوڵاتی ئەمڕینا شەهید کرا و بڕیارە پاش کەمێکی تر فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان خانەوادەی ئەو شەهیدانەی لە قەزای چەمچەماڵ و لە ناحیەی تەشێکە لە کاتی خۆپشاندانەکانە کە شەهید بوون بەسەریان بکەنەوە و هاوخەمی و پرسەی هەم سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیان پێ بگەێنن هەم فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و لە ئێستاە تاکۆم ساتەی قسەیتیاکەم ئەو وەفدەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە کەعبستار مەجید سەرۆکایەتی ئەکا هەتاکو ئێستا نەگەیشتونەتە ئێرە و بڕیارە پاشەمێکی تر بگەنە ئێرە و دوای ماڵی ئەم شەهیدا سەردانی ناحیەتە چێ بکەن و ماڵی هیوا فوئاد کە ئەویش لە ڕۆژی هەشتی ئەم مانگا لە ناحیەی تەشێ بە هەمان شێوە بە گولەی هێزانامنەکان لە کاتی خۆپشاندانەکانە ئاویش هەر شەهید کرا و دیسان هاوخەمی و سەرخۆشی و پرسەی هەم سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەم فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە خانەوادەی قوربانیەکان چ لە شەهید و لە بریندانەکانی ئەم سنوورانە بگەێنن و سەبارەت بە ڕەوشی کەشوهەوایش ئەمەوێ قسە بکەم دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستانیش ئەمڕۆژ ئاسمانی شاری چەمچەماڵ ساماڵە و تا کۆتایی هەفتە بە جۆرەی پێشبینەکانی کەشوهەوا هیچ بارانبارینێکی تێدا نیە و پلەکانی گەرما تا کۆتایی هەفتە لە نێوان 15 بۆ 16 پلەی سەدی ئەمێنێتەوە ئەمە زانێرەکان و لە لای من ئەگەڕێمەوە لای ئێوە زۆر باشە سپاس بۆ تۆ جەلال کە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی دیارە بڕیار وایە کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمڕۆ سەردانی سەرجەم شەهیدەکانی خۆپشاندانەکانی دوو هەفتەی ڕابردووی بە تایبەتی پارێزگای سلێمانی بکە کە لە کوفری لە دەربەندی خان و لە دیارە سەی سادق لە چەمچەماڵ و تەکیە لە دووکان لە پێنجێن هەموو ئەمانە دیارە خۆپشاندانەکان قوربانی لێکەوتەوە بەبێ جیاوازی ئەوەی کە خۆپشاندەر بوو بێت یاخود هێزی ئەمنی بڕیار وایە ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵ و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ هەموو خانەوادە شەهیدانە بەسەر بکاتەوە. بەڵازان دەچینە پارێزگای کەرکووک بۆ لای چیانوری بزانین چیا چ زانیاریەکی پارێزگای کەرکووکی پێ چیا سڵای خوا لەوێ دوایین زانیاریەکان چین لە پارێزگای کەرکووک.
سڵاو لەیە و لە بینەرانی کەناڵی پەیام ئەمە یەکەم کاردانەوەی بەرزبوونەوەی نرخی دۆلارە لە پارێزگای کەرکووک لەبەرەوەی ئەم هاوڵاتیانە کە لە کۆمەلگای نیشتەجێبوونی مەدینەتی لە کەرکووک واتە شارەکەم ئەلێرە گردبوونەتەوە دیارە گردبوونەوەکەیان دژی بڕیارێکی ئیدارەی کۆمەڵگە نیشتەجێبوونەکەیە لە پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار دیارە ئەمان ڕێکەوتون بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لای ئەمانە لەگەڵ ئیدارەی کارگێڕی ئەم کۆمەڵگەی نیشتەجێبوونە پێشتر دەبوو مانگانە 45,000 بدەن بۆ ئەوەی خزمەتگوزاریەکانی کارەبا و ئەوانە لەسەر ئیدارەی مەشروعەکە بێ لە سەر ئیدارەی پرۆژەکە بێ بەڵام ئەمانۆکو خۆیان دەڵێن لە دوای ئەوەی نرخی دۆلار بەرز بووەتەوە و لە بەرامبەر پارەی عراقیدا ئێستا ئیدارەی کۆمەڵگەکە ئیدارەیەم پرۆژەیە و توێتی نا ئەبێ مانگانە ئێوە 65,000 دینار بدەن لە بەرامبەر ئەوەدا ئێمە پەیوەندیشمان باوە نابێ و حەقیشمان نییە لە بابەتی ئاو خواردنەوە ئاوی و ماڵان ئەوەش دەبێ ئیدارەی کەرکووک لەگەڵتانە چارەسەری بکە ئەمەش لە کاتێکدایە ئەگەر ئەمان وەکو خۆیان دەڵێن ئەگەر 65,000 بدەن لە بەرامبەر دابینەکردنی ئاویشوە دەبێت لەگەڵ ئیدارەی کەرکووک شارڕێک کەونە و کاتە مانگانە پارەی پێدانی ئاوی ماڵانیش بدەن ئەمەش دیارە وەکو خۆیان دەڵێن ئەمە زۆر لە سەریانەکەیەوە جگە لەوە تاکو ئێستا کێشەی پاسەوانیان هەیە لەبەرەوەی لەگەڵیان ڕێککەوتون کە ئەوان ئیدارەی پرۆژەکە پاسەوانیش داوین کا بەڵام پاسەوانەکانی ساوان و تویانە ئەبێ لەگەڵ ئەوانی شارڕێک بکەون بۆ ئەوەی کێشەکانتان هەڵکە ئەمە کۆمەڵێ گرفت و کێشەی تریان هەیە ئێستا گرتبوونەتەوە لە بەردەم دەرگای سەرەکی پرۆژەکە ئەوان دەڵێن ئێمە لێرە ناڕۆین تا لەگەڵ ئیدارەی پرۆژەکەم کێشانە چارەسەر دەکەین و کێشەکانیش ئەمان ئەم هاوڵاتیانەی کە گرتبوونەتەوە دەڵێن ئەم بڕیارەی ئەمان لەگەڵ ئەو بەڵێنەی کە پێیان دراوە ئەمە پێچەوانەی بڕیارێکی دادگای باڵای عێراقە لەبەر ئەوەی بەپێی ئەو ڕێکەوتن و ئەو ڕێکەوتنانەی کە بۆ نمونە لە نێوان هاوڵاتیان دەکرێت ئەو عەقدانە لە نێوان هاوڵاتیان دەکرێت دەبێ بەپێی ئەو عەقدانە ئیشوکارەکان بڕوا بە تایبەتی ئەو شوێنانەی کە یەکەی نیشتەجێبوونن و کۆمەڵگەی نیشتەجێبوون وەکو ئەم پرۆژانەی کە لە پارێزگاکە زۆرێک لەم پرۆژانەیە بۆیە ئەمان پیان وایە ئەمە پێچەوانەی ئەو بەڵێنەیە کە ئیدارەی پرۆژەکە پێیانی داوە ئەمڕۆ کرد بوونەتەوە و داوا دەکەن کە هەم ئیدارەی کەرکووکەم ئیدارەی پرۆژەکە بە بڕیارەکەیان دابچنەوە و کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. زۆر سپاس بۆ پامنێرمان چیانوری کە لە پارێزگای کەرکووکەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان دەچینە پارێزگای هەڵەبجە سامان فەتاح وەرەگری سامان سڵای خوا لەبێت دوایین زانیاریەکان چین لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ سڵاوتان لەبێ دانیار سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە لە کەشوەوە دەست پێ یەکەم بەشێک لە شاخەکانی دەوروبەری هەڵەبجە بەفریان لێباریەوە کە شۆوای پارێزگای هەڵەبجە ساردە لە ئێستادا و ڕژی بارانبارین 125 میلیم باران تاکو ئێستا باریوە جیاواز لە ساڵی ڕابردوو تاکو ئەم بەروارەکە 135 میلیم باران باری بوو لەبارەی کەرتی تەندروستی شێوارچیەکە لە ماوەی 4 بۆ 5 ڕۆژی ڕابردوودا هیچ حاڵتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار نەکراوە تەنها 4 توشبوو لە نەخۆشخانەی وەفا لە ئێستادا خوێنراون. لە چوارچەوەی پرۆژەی دۆستانی محەممەدیش ئەو پرۆژەی دۆستانی محەممەد خەڵات دابش دەکات بەسەر زیاتر لە 75 خوێنکار کە لە ماوەی ڕابردوودا سوورەتی محەممەدیان لەبەر کردبوو لە ئێستادا لەو وەڵی پشتی منەوە کە دەبینن خەڵات بەسەر سەرکەوتوەکانە دابش دەکرێت و لەلایەن مامۆستایانی ئاینی و لەلایەن بەشێک لە چین و توێژە جیاوازەکان و کە سوکاری خوێنکارانش لێرە ئامادەن لەبەرەوەی کە لە نزیکەوە ئاگاداری ڕزلێنانم لە ڕۆڵەکانیان کەوی لە سوورەتی محەممەدیان لەبەر کردووە من کاگەرکان وەرەگرم کاگەرکان بەرپرسی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیان ژمارە و خوێنکاران چەند ئەگەر ئێرە ژمارە و خوێنکاران چەندەکە خەڵاتیان پێدەدەن مەڕاستی وانگەکە چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە هەروەکو جەنابەت ئاماژەت پێکرد نزیکەی 75 قوتابی سەرکەوتون لە پرۆژەکەمان و ئەمڕۆ خەڵاتیان پێشکەشەکەین پرۆژەی دۆستانی محەممەد ساڵی چواردەیەمیەتی لە ساڵی چواردەیەمیە کە قەدەری خواوا ڕێکەوت بەرک لەو هەمان ئەو کاتا بوو کە ئەو بێڕێزیانە لە وڵاتی فەڕەنسا بەرامبەر بە پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم کرا بۆیە ئێمە ئەم ساڵ
بڕیارماندا کە چالاشی پرۆژەی دۆستان لە بەرکردنی سوورەتی محەممەد بێ و الحەمدوللا زیاتر لە 100 بەشدار بووی هەبوو 75 لەوانە سەرکەوتون و ئەمڕۆ خەڵاتەکرێن بەشدارە بێ لە ئاهەنگەکە وەڵا لە سەررجەم چون جۆژەکان مامۆستایانی ئاینی کەسایەتی ڕێکخراوەیی و حیزبی و کەسوکاری قوتابیەکان بەشدارن و قوتابێکی زۆریش ئامادە بووە دانیار بنەوەکو کۆتا زانیاری ئاماژە بۆ کەم کە گەنجێکی هەڵەبجەیش لە ئامان کادا کە قۆناغ یەکەمی کۆلێژی ئەندازیاری زانکۆی هەڵەبجەیە توانوێتی بەشداری بکات لە فستیڤاڵی فیلم لە بەحرین کە توانوێتی کارتی ئاڵتونی بەدەستبێنێ و سێمی پێشبڕکێکە بەدەستبێنە و لە مانگی سێ کە فستیڤالەکە بەڕێوە دەچێت بە نووسین و تێکستێک بەشداری لە فستیڤاڵی بەحرین دەکات بۆ فیلم بەڵێ من ئەگەڕێمەوە لایەوە دەستخۆش سامانفەتان سپاس بۆ زانیاریەکان ئەزان و خۆشەویستان دەچینە چەوەری دووەمی بەرنمەکەمان دیارە ناوەناوە گوێبیستیەوە دەبین دەڵێن لە فڵان شوێن کە مامەڵەیەکی بازرگانی کراوە یەکێک لە بازرگانەکان هێندە پارەی بردووە و دیدی دیار نەماوە یاخۆت هەندێک ئێستا مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی لە ئارادایە زۆر جاری ژێمە چاوەڕێ دەکەین مەبلەغێک پارە بدەین بە کەسێک لە مانگێکە هێندۆنیوێک پارەمان بداتەوە یا خێر و خێراتێکی باشمان لەسەر پارەکەی خۆمان دەستکەوێتەوە کە لە ڕووی منتقەوە زۆر جار هەندێک لەم مامەڵانە کە خۆمان زۆر بە ئاشکراش دەزانین کە ئەمە ئیلا دەبێت شتێکی تێدا بێت چۆن دەکرێت من دەفتەرێک بدەم دوای چەند مانگێک دوو دەفتەر یا سێ دەفتەر وەربگرمەوە بۆیە تەوەری ئەم ڕۆمان تەرخان کردووە لەسەر شەرعیبوونی یا لە بازار کامانن و مامەڵە بازرگانیانی کە شەرعین یا خۆت کامانیان ناشەرعین بۆیە ئەم تەوەرەمان بردووەتە هەولێر کە هاوکارمان عیمران ئەمیر لەگەڵ میوانێکی تایبەت پێشکەشمان دەکات با بزانین کامانن مامەڵە شەرعیەکانی ناو بازرگانی دەچینە هەولێر عیمران سڵاوی خوا لەبێت فەرموو تەوەرەکەمان پێشکەش بکە بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێ وان کاک جەلال لەم جۆرە معاملەیەکی نوێ نییە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی کە کرابێەوەی کێستا بەو دوایانە بینیمان کەسێک لە ناوچەی هەڵسۆ و منتیخەی ڕانیە و قەڵاتزێ زۆرێک لە معاملەیەکە کە زەرەرێکی زۆری بە بەرخەڵەگەیان من بەشێکی کورد لەو مێژووی ئەم جۆرە معاملەیەم کۆ کردوتەوە حەزەکەم هەنێک شتان بۆ بخەمە ڕوو لە هەولێر پیاوێک بە ناوی سیندال لە ساڵی 1991 بە ناوی پاتری و تایە پارێکی یەکجار زۆری خەڵکی و شارەی برد پیاوێکی تر لە شاری دهۆک ئەو جارە لە ساڵی 2012 ئەویش پارێکی خەیاڵی لەو شارەیە برد بە ناوی ئەوەی کە تۆ بڕەپار $100 بدێ بۆ دەکەم بە $200 بۆ دەکەم بە $150 پیاوێکی تر بە ناوی عین ڕا لە شاری ڕانیا کە کاری بە کەلوپەلی عسکەری دەکرد ئەویش لەو شارەیە پارەیەکی یەکجار زۆری خەڵکی ڕانیە و خەڵکی هەولێریشی برد چکە ئەو لە هەردوو ناوچە ئیشی دەکرد پیاوێکی تر بە ناوی بە نون لە ساڵی 2012 بە ناوی خانوبەرە دروستکردنی خانوبەرە ئەویش پارێکی یەکجار زۆری ئەم خەڵکانەی برد پیاوێکی تر لە سۆرام لە ساڵی 2015 ویش کە پیاوێکی مرور بوو پارەیەکی زۆری ئەم خەڵکەی برد یعنی ئەم جۆرە معاملەیە لە ساڵی 1991ەوە و داتایانەی لە بەردەستی منە و پێشووتریش بێگومان هەبووە و ئەمڕۆ باسیەوەکەیم بزانین لە سەردەمی سەحابەکان و سەردەمی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم معاملە چۆن بووە ئەم معاملانە هاتووە تاوەکو گەیشتۆتە ئێرە بەڵام ئەوەی کە زەرمەندە بێ لەم معاملەیە ئەوانە بوونە کە شارەزای جۆری معاملەکردنین بۆ ئەمڕۆ لەگەڵ دکتۆر محەممەد خالید دکتۆرا لە زانستە شەرعیەکان ئەمڕۆ تاوتوێ بابەتە کاکتۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵین کە لەگەڵمانی سەلامەت بی کاک دکتۆر ئەمانە ئەم داتایانەی کە باسم کرد بە هەزاران کەس زەرمەند بە ناوی ئەوەی کە دەیان هەوێ قازانج بکەم بەڵام لە کۆتاییەکی زەریریان بەردەکەوێت تا چەند ئەم جۆرە معاملەکردنی $100 دەدەمێت $150 بدەوە شرعية. دستكان خوش بسم الله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا باب رحمتك والحقنا بالصالحين. ديار مسألة كرين وفروش نقربيته أحل الله البيع وحرم الربا. كان ديار عندي بابتي كرين وفروش ده هي الإسلام ده كأخوات بلوجا باسي بيع كرديا بيع كوات بيع بريتي لكرين وفروش كأخوات بلوجا باس ذك حلالة كالباشا أحل الله البيع وحرم الربا باسي بابتي يشتري بابتي الربا. براستي اگر بیت تو تماشا بازاری استاب کین چه بازاری جهانی بشویجی گشتی یام بازاری حریمی کردستان اینجا بازاری کلوپلا بازار سیاره معرضه هر اگر بیت تو بسینه $9 فروش $1 بازاری صرفه
بەڕاستی زۆربەی زۆری معاملەکانی ئێستاکە ینی تووشی ئەوەی بووینە زۆرێک لە ناڕوونی و هەروەها زۆرێک لە فتوفێڵ و هەروە زۆرێک لە ڕیبای تێدا زۆرێک لە ڕیبای تێدا ئەگەر بێت و باسی ئەو مامەڵای بکەین کە ئێستا کە ئەو کەسە کە بە شێوێک لە شێوەکە لە لای ڕانیە و قڕازی و ئەو شوێنتوانیتی کۆنتترۆلی ئەو منتیقەی بکە تقریبا نزیکەی 7,000 نزیکەی دەکاتە 50 میلیۆن 50 میلیۆن تاکو هەندێک دەرێن 7 میلیۆن دۆلاری ئەو کەسە لە خەڵکستاندووە ینی تەمەشا دەکەنی ئەو کەسە بەخۆی کەسێک بووە هیچی نەبووە کەسێکی ئاسایی بووە تەنها پارەیە یعنی ئیسماری نەکردی پارەکەم تەنها هاتیە شتی لە خەڵک وەرگرتیە کاتێک ئەو شتەی خەڵک کردووە لە پاش شتەکەی فرۆشت و کردتە پارە لە پاش ئەو پارەی دیسان چووە وعدی بە کەسانی تردایە هێدی چێ پارەکەی دەخورێ ئەگەر بێت ئۆکەی تو باز دەکەی ئەو مامەڵەیە چۆنە بەڕاستی مەدەوی پێشەوەی بچین ئەو مامەڵە باسی چەند شتێک بکەین باسی بابەتی کە بابەتی سوو ئایا سعیلت پەیوەندیەک لە بینی ڕیبا و ئەو بابەتە هەیە ئایا دەستە بابەتی ڕیبا ئایا ئەو مامەڵانەی ئێستاکە و خەڵکە دەیکا کە بەناوی ئەقساد لە پاشەوەی مەبەستەکە ئەقساد نیە چونکە ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر فقی ئیسلامی هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەبەست لێرە قەست دوو شت هەیە کەم دەست پێستا شتێک دەکڕم پارەم نییە بیدەم کەسەکە بە قەرز دەمداتی یعنی بەخۆی قەرزدانە یعنی دەیهوێ یارمەتیمدا کاتێک دەرێم کاکە پارەم نیە دەی کاکە دوو مانگ سێ مانگم لۆمیتەوە ئەم زۆرە قستە لەگەر ئەوەی کە ئێستا کە معاملەیەشتر زیاتر بووە کە قستی شەو لە پاش ئەوەی بەرامبەر ئەو قستەی بەرامبەر ئەوەی تۆ شتەکە بە قەرز دەینی لە پاش ئەوەی کەسەکە داوای لێ دەکە داوات لێ دەکە کە شتەکەت بە گرانتر دەلاتی یعنی ئەو زۆرە بەڕاستی زۆرێکە لە کتوفەکان باز کرایە زۆر جوانی شڵۆن کرایتەوە بەڵام اختلافی تێدا بۆیە پێویستی یەکەم زار ئەگەر بێت و بکرێم سەرەتا باسی ڕیبا بکەین ئایا ئەگەر بێت و ئەمامەڵانە باشاکە هەیە ئەمە مەسڵی چۆن دەستنە ڕیبێت چکە بەڕاستی بازاری هەرێمی کوردستان زۆر نە خەڵکەکە یعنی پابەندە بە شەرع مەسەلەکە ئەوێ یعنی زۆر کەسەیە ئەو مامەڵەی دەکا ئەو مامەڵێت پاش تووشی مامەڵەکەی دەبێت کارەکەی تەگەینجە تەلەفۆن و مامۆستایەکی ئاین دەکەی مامۆستا فلان ئیشم کردیە یەک خەڵک مراعاتی شەرع ناکە دووش مراعاتی قانونیش ناکە بەڕاستی ئەگەر بێت ڕووچاوی ئەو دوو خاڵە بکرێ ئەو دوو خاڵە بکرێت زۆربەی زۆری سی ئەگەر بێت و هەندێشت تەنظیم کرا لە ئیسلامدا دەتوانی کە زەرێری خەڵک بگەڕێنیەوە 100% دەیگەڕێن بەڵام هەندێشت کە ئەگەر بێت و کەسەکە بەجێ شەرعیش نەکا بەجێ قانون بکات لەوانەیە زەرەرەکەی کەمتر بێ ئێستا خەڵکی بەو شێوە بۆ شێوی مامەڵی لەگەر ئەو کەسەی کرێ ئەگەر بێت و جانیبی شەرعیکە لەو لادانێ بەڵام ئەگەر بێت و جانیبی قانونی گرتپابەر کە خوای پروردگار کاتی یا الذین آمنوا اذا تداینتم بدین فاكتبوا الى اجل مسمى کە داوا لێ دەکە کە بنووسرێتەوە ئەگەر بێت و نووسراوێکی فەرمی ڕسمیان هابا لە کاتب العدل ئایا بە شێوێک دەبوو ئەخە معقول نییە کەسێک بێ 100 دەفتەری بداتە من تەنها پارچەوەرەقەیەکی ئاسایی ئەو پەڕی نەزانی و بعقلی بەڕاستی هەڵمە لە ڕەوانگای شەرعدا هەم لە ڕەوانگای یاساییشدا بەڵێ ئێمە با لەسەر ڕیبا تۆزێ وەستی جۆرێک لەو معاملانی وانی چوونەتە ناو معاملەیە بە ناویەوەی کە ئێمە با بچووکی کەینەوە 100 دۆلاری داتە پیاوەکە بە ناویەوەی سێ مانگی تر 150 دۆلاری دەداتەوە معاملەکەش دیار نییە کە و پیاوە شتێکی پێ دەکات بەڵام بە ناویەوەی کە معاملە بە پارەکەی تۆ دەکەم جا ئەمە بۆ دراوە ئەلکترۆنیەکانیش بەشێکی ڕاستە ئایا ئەم جۆرە معاملەیە جائزە لە ڕووی شەرعەوە تەمەشا بکەین گەر بێت تەمەشا ڕیبا بکەین کە خوای پەروەردگار زۆر لە سوورەتی بەقەرە و لە چەندان سوورەتی زۆر بە ڕۆنی باسی کردیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند فەرمودەیەکی لەسەر بابەتی ڕیبا هەیە یعنی ڕیبا بابەتێکی ئاشکرایە کە دەکرێتە دوو زۆر ڕیبای فەضڵە و ڕیبای نەسیئە ڕیبای فەضڵ ئەوەیە کە من ئێستا کە چونکە لێرە ئەگەر بێت و باس بکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باز دەکات شەشتن کە ئەوانە دەبی کاتێک مقایڵەی پێ دەکەی من تۆ دەیگۆڕین و بۆ نمونە و گەرم دەگۆڕیەوە گەرمێکت هەیە گەرمێکە گەرمێکی میش گەرمێکی خراپریم کاکە من گەرمە جوانەکەی تو یەک ڕب بە مدەم دوو دەمێت بە هیچ شێوەیەک دەبی ئیلا متەماثیل بن ئەگەر بێت و هەر شتێک گەنم بوو هەر شتێک جۆ بوو هەروە پارەش ئەگەر بێت و یەک جنس بوو کاتێک مامەڵەی پێ دەکەی دەیفرۆشی بێکەوە دەست بەدەست دەبی تەفاضڵ نەبی یعنی نابێ ئەگەر بێت تۆ 100 دینارم دا تو کاتێک 100 دینار تو دەبی با بنێستاکە 100 دینارت دەدەمێ 100,000 دەدەمێ ئەو 100,000 هەموو هەزاریە ئەتوش دەمێ کاکە 100 لۆم توش 100,000 دەدەوێ بەڵام هەموو دەیە دەبی متەساوی بن ئەگەر بێت و تەنها 1,250 لەو کاتە زیادبی ئەو پێدرێن ڕیبە الفەضڵ یعنی زیادە ڕیبەیەکی دیمان هەیە ڕیبەی نەسیئەی پێدەوترێ نەسی ئەوەیە من دەچم ئەو شتانە
دەکڕم بۆ نمونە دەستم زێری دەکڕم بە هەمان سعری بازار بەڵام بە قەرز ئەو شەش صنفە نای بە قەرز بکڕێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەری فإذا اختلفت هذه الأجناس ئەگەر بێتەوە جنسانە گۆڕانکاری ینی ئەگوت زێڕت بە زیوی کڕی هەروە زێر گەنمت بە جۆی کڕی دەبی ئللا شتێک هەوی دەبی لە یەک مەجیزدا ئەو شتانە لەگەیەک بگۆڕدرێنەوە نابێت تو واللهی ئەم زێڕە لێ دەکڕم لە پاشەوەی 2 هەفتەی دی پارەکە دەدەمێ یان کەسێک دەسی دۆلار دەکڕی کام دۆلار دەسم دەکڕم لێم کاکە ئێستا پارەم نییە 2 هەفتەی دی پارەکە دەدەمێ بە قەرز ئەوە پێی دەرێ ڕیبای نەسیە بە هەمان شێوەش ڕیبایە و ئەو بابەتەش نابی ئینسان خۆی لێ بدە چونکە مەسەلەی ئەو شتانە گۆڕانکاری بەسەر دادێ ئەو بابەتی ئێستا کە گەر بێت و تەماشای بکەین هەندێ زۆری ترمان هەیە پێ دەرێن ڕیبای بەیع کەەوە دەبتە ڕیبای فەڵ یان ڕیبای دیون کە گەر بێتم قەرزی تو بووم یان قەرزاری تومە لە پاشەوەی کاشتەکە دایتە من بە سعری بازاری بەڵام کاتێک دێم داوا لێ دەکەم کاکە ئەمە مانگەی نادەدەم ناتوانم بدەمەوە درێ کاکە لەبەرەوەی ناتوانانی بدێەوە کاکە ئەوە 5 وەرەقی هاتە سەری یان وەرەقەیەکی هاتە سەر یان 2 وەرەقی هاتە ئەوەش بە هەمان شێوەیە بە هەمان شێوە ڕیبای نەسیئەیە بە هەمان لەبەر ئەوەی هەر ڕیبایەک لەبەر ئەوەی ئەجەل لەبەر ئەوەی کاتتدایە ئەو کاتە مقابلی ئەو کاتەی پارەی لێوەرگری ئەو کاتە دەبتە نەسیئە يعني تەماشا بکە ئیمامی ئەبوو حەنیفە کابرایکی زۆر دقیق بووە یعنی ئەمە بەڕاستی کێشەمە لەوەیدا خەڵک مراعاتی وەڕع ناکە مراعاتی تەقوا ناکە یعنی ئێستا کە خەڵک وا پێیا بووە چ مەزەبێک ئاسانە لە ئوموری حەلال و حەرام بەڕاستی دەبێت تو تونبی چونکە پێغەمبەر صلی ئاگاداری ئەمەی کردەوە کە هەندێک شتێ متەشابیهە کە هەندێک شتێ لە بینی حەلال و حەرامە نازانی حکومەکەی چیە کاتێک ئەگەر بێت و بەو شتەی بوو دەبێت خۆت لە ینی ئیلا حەرامەکە مراعاتی حەرامەکەی بکە واز لە حەلالەکەی بینی بێت کاکە حەرامە ئیمامی ئەبوو حەنیفە نەفەری قەرزار و کابرایەک بووە هابووی بووە لەبەر سێبەری ئەخانی ئەو کەسەش ناڕۆم کە قەرزاری منە لەبەر سێبەری خوانی ئەو کەسەش ناڕۆم کە قەرزاری منە برێن لەبەر لەوەی دەدرسێم كل قرض جرى فيه المنفعة فهو الربا درێ ئەگەر بێت مەشا بکەم ئەمە لەبەرەوە سێبەری بڕۆم لەبەر سێبەر کابراش ناوانێ دانیشم لەبەر ئەوەی پێی ناخۆش لەبەرەوە قەرزاری منە دەرم نەکە کاتم ئیسفادەم لە سێبەری ئەو پیاوەری کرد ئەو سێبەرش بەواسطەی دیواری دروست بکاتە من چم ئیستیغلال کردیە قەرزەکەی ئەو کابرایم ئیستیغلال کردنێ دوور نییە تووشی ڕیبا بووم چەند دقیق بووە نەک وەکو ئێمە بەڕاستی یعنی تەنها لە دەرسێکی لە فتوایەکی شاز دەگەڕێ لە بۆ ئەوی برێکا کە ئەو کڕین و فرۆش نەکڕین فرۆش فلان عولەما ڕێگای پێدا کاکە فلان عولەما ڕێگای پێدا بەڵام فلان عولەماشتیا ڕێگای پێ نەدایە ئینجا ئەو کڕین و فرۆشتانی دەکرێت بەڕاستی زۆربەی زۆریان دەست نەبابەتی ڕیبا خاص نەگەر بێت و وەکو تۆ بەڕێزت باس کرد خاص نەگەر بێت و ئەو کەسە پارەی وەرگریبی پارەی وەرگریبی گوتبی هەر کەسێک ئەو دەفتەرێک لێوە دەگرم لە پاش ماوەیەش تر دەفتەرێک و 50 وەرەقەدەم ئەو ڕیبای بێگومانە هەم ڕیبای فەضلیشە لەبەرەوەی بە فەضل هەم نەسیئەشە لەبەرەوەی بە قەردا هۆ دوو شتێکەڵوە ینی هەگومانی تێدانێ کە تا گەورەتی تاوانیشە وەکو باس پێغەمبەر صلی الله علیه و سلم کەمترین ڕیبا ئەگەر بێت و ئینسان بیکە تاوانەکەی ئەوەندێ کەسێک لەگەر دایکی خۆی چییە دایکی خۆی تاوانی دایان مەکانی ڕیبا بەشێک لە کۆمنتەکان بۆمان هاتووە دەڵێ مامۆسای ئاینی شتێدایە بۆ مەگەر مامۆسای ئاینی نازانێ ئەمە ڕیبایە کاکتۆر مامۆستای ئاینی بەڕاستی ئەمە کێشێکی زۆر گەومە چیە مامۆستای ئاینیە یعنی ئێستا کە لە پێناسی مامۆستای ئاینی بەڕاستی ئێمە چێ لەقەبی مامۆستای ئاین دەدرێتی ئایا هەر کەسێک مندیلێکی لەسەرنا هەر کەسێک هاتە سەر تەلەڤیزیۆن هەر کەسێک هات دوو قسەی کرد ئێستا کە بەڕاستی زۆر کەس هەیە تەنها لەوانەیە دوو ڕۆژ قورئانێکی خۆی لەکرد ناویان نێنامەلە ناوێنێ مامۆستای ئاینی بەڕاستی هەروەها ئاوقافیش زۆر کەسی کردە کە میمبەری دایتە زۆر کەس لەوانەیە نەخەری شەریعەی تەواو کردیە نە لەلای مامۆستایەکی دەرسەکەی خوێندێ لەبەر ئەوەی لەوانەی واستەیەکی بەسیتە هەندێک لە ئەموری دین بزانیان کەس نەبی لەو شوێنە بەڕێوە بوویتە مامۆستای ئاینی بەڕاستی ئێمە یەکەمدا پێناسی ئەو کەسانێ ئایا ئەو کاریان کردی مامۆستای ئاینی فعلی ئەمە هەیە کۆڵنیەوە بکە ئەگەر مامۆستای ئاینی نا ئایا بە چ حەقیق ئەو بابەتتان کردی ئەو بابەتە گەر بێت و حەلالیش بی ڕێگە پێدراویش بی لە مەزەهبێک بەڵام مامۆستای ئاینی دەبی لە هەموو کەسێک وەرعی زیاتر بی لە هەموو کەسێک تەقوای زیاتر بی لە هەموو کەسێک مڕعاتی ئەوەی بکە گەر بێت و مەزهبێک لەو لای یعنی ئەگەر مەزهبێک لەو لای بی دەبی واز لێبینی تەماشا عولەمانی پێشان تەنها خواردنێکی بەسیط بە پێ ڕۆیشتن پێیانسی خۆ زۆر شتێکی جائزە زۆر شتێک دروستە بەڵام لەبەر ئەوەی مڕوئە ئایا مڕوئەی مەلای ئەوە هەیە بسی بەیع اقتصاد بکە
توانی ئەقساد دابنێ مڕۆئەی مامۆستای ئاینی ئەوەیە بچی سیارێ بە ئەقساد بفرۆشی بەڕاستیەوە لە مامۆستای ئاینی ناوەشێت و ئەگەر بێت و لە هەندێک مەزانیدا ڕێگەی بوونیوانە هەیە گومای دروست دەکە بەڕاستی ئەگەر بێت ینی وی لێ ینی ئێستا کەمەوە دوو پێوەەر هەیە بەڕاستیم زارێم دەڵێم دوو پێوەەر هەیە لە بەوەی بسلمێنی ئەو کەسە ئایا خاوەن چونکە هەر لە سەردەمی پاش پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا خەڵک فەرموودی بە دەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم چییە گۆچیە کەواتە مامۆستای ئاینی مامۆستا بەشەرە هەڵی دەکەیاننا مامۆستای ئاینی پێوەەر نییە خەڵک باش بزنێ مامۆست نەک منیش پێوەەر نیمە هیچ کەسێک پێوەەر نییە بۆ ئەوی بری ئەو شتە حەلالە یان حرامە بەڵکو پێوەەر بریتە دەقی قورئان هەروە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکەکە بەڵام لەبەر ئەوەی خۆی فێر لە خۆ بکە وڵا فلان مامۆستاش دایکا کەواتە حەلالە شەرت نییە مامۆستای ئاینی ئەگەر بێت و شتێکی کرد شتەکە حەلال بی لەوانێ مامۆستای ئاینەکە بە هەڵا داچووبی بۆیە تو دەبی پێوەرت هەیە بەڕاستی بگەڕێەوە سەر ئەسڵ کە قورئان و سنەتە کە گوتم دوو پێوەەر هەیە پێوەری یەکەم کە کەسەکە علمی هەبی دووش بەڕاستی تەقوا وەرعی هەبی کە ئەو دوو پێوەرە زۆر گرینگە کە بەڕاستی مراعات بکەین قسە لەو دوو کەسەی وەدەژێت ئەگەر بێت و ڕەوەرعی هەبوو دینی نەبوو خەتەرە فتوای دەدا بەبێ علمە ئەگەر بێت و علمی هەبوو بەڵام وەرعی نەبوو ئەو زارەی بەرژەوەند خوازە بەرژەوەندەکەەوەی لێ دەکە هەندێک فتوا بدا لار بکاتەوە فتوایەکە بۆی سەر لە نوێ دیسان خەڵکەکەی گومڕا دەکات بێ ئەو دوو پێوەری تێدا باش کاکتۆر ئەمە باسی ئەومان کرد هەر بابەتێک پارە بە پارە بێ و زیادی بستە سەرێ دەچێتە بابەتی ڕیبا بەر لەوەی بچمە سەر حکومەکانی ڕیبا حەزەکەم باسی ئەوە بۆ بکەی ئەدی ئەگەر کاتێک دەبینین پیاوێک معاملە بە پارەکەی تۆ دەکات بۆ نمونە دەفتەرێکی تۆ دەباتە ناو معاملەیەکی دیار و دواتر لە قازانجەکەی پشکت دەداتێت ئەوە دەچێتە بابەتی ڕیبا نەخێر ئەوە ئەگەر بێت و کەسەکە هەر بوونمونە هەر کاتێک يعني خواهي پروردگار كاتي دري يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه مسألة باردانا إسلام دمي باري بدمتو أو بيدري عقد مضاربة يعني مضارب كسيكا كخاون إيشو كارو وجاهه لبازارو كارزانا منيش بارم هي إيش كاي نازم كاكا من بارم هي ولا كاكا وإيشم لو كوت كانت لبودادنم لباش أوي كبلان دبي لبين ما سحبي لبين ما كاكا من أون بارم دايتتو هروها دبي نسلاوك مان هبي دبي نسلاوك مان هبي دبي نسلاوك مان هبي بلى أما الروانجي الشرعي شو دبي نسيب بلى الروانجي الشرعي حرشتك أقربيت خواي قول يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه كبراسيل فاكتبوه فعل أمر هل سنة الجمهور دري أو زور أمر شيء سي أمر شيء لباش أمر شيء ندبه بلى ابن حزم الظاهري كظاهري براسيل لو سردمي مسألة كتابات واجبة مسألة كتابات واجب هروا كتابات اشتنها كتابة شنك دوش ما كتابة رسمي ما هي كلا فرمي لحكمة تومار دي كتابة غير رسمي كلا بين خلقك براسي أو كينا رسمي كحجية أو توينية بلكو أو رسمي بك كبراسي لا دهدقا كتصديق ذكري كتصديق لازمين أتو براسي دتواني حق خود برجريو أجاوروش برنجريو كابرن ناتواني إنكاري بك إنكاري بوي مسألة نوسين مسألة شيء زور جنجا أو بابا تيتو باسك كمضاربة أقربتو كسك بيم ده لباشو بيك هاتين كلسر سهمة دبي سهمة كان دياري بكين آية من أون بارد دمي لباشو قازان زكاة لقازان زكاة ما شريكين لقازان زكاة شريكي أجر بيتو لزرركش تنها من زرركي دكم أجر بيتو سبني أو بارا أو دكان فشلي أو دكان فشلي كابراكش زهدكي خوي زرر دكم زهدكي خوي كم هيس كريشي نادمي هيس كريشي نادمي أجر كريم داي أجر كريم داي أو أجر كابراش باري هنا ناي وبشراكات بل أجر بارينا هنا ناي وبدم مضارب كمضاربة كوضاربة من صاحبي باركما كلو كاتي يقدرن كاكا دول سرسيب قازن ذكلومن يكل سرسي لوتو شهادي من هي هروها نسيت أو بابتي شيء آساي أقربتو كسك بارك إخوان أو لو كاتي دست بابتي خيانة الأمانة هروها أكل أموال الناس بالباطل كسك جناح بارة دطواني بواسطي أو عقدي كلا بينيتو أو هي دطواني دعوي سيلبكي دعوي باركني والله كابراك قوتي زرن مكرديا كزرن مكرديا فعلا زرن يشكربو قصدنيش نبو عمدنيش نبو زرر يكربو أو زررك تنها لصاحبي معنا بلام أقربيتو قصدا ويكربي ألو كاتي دتواني إزراعاتي لقركاي دتواني بلين جو أما دابش دبي بسر دوبابته ويكنا بيت الربا أقربيتو معاملة كديار بيتو أشكرا بيتو نسراو بي ما تشتبواري جايزو أقربيتو معاملة كنا ديار بيتو تنها بارة ببارة بي أو أقربيتو معاملة ما مسألة ربا زي حزب بسيلة محكمش شهادي دامني باري بدي من باشو بريكاكو 150 ورقي دقرنتو راستا لقانون قربيتنا دقرانتو تواني داوي بلان الروانقي الشرع ربايا
شرنی هەموو نووسینێک شرنی هەموو نووسینێک چیە لە ڕواگەی ئیسلام هەر شتێک نووسرا عقدێک نووسرا ئەو زۆرە کڕین و فرۆشتە جائیزە ئیلا دەبێت لەگەڵ ڕوانگەی شەرعدا ڕێی تێ بکاتەوە زۆر دەڵێن بە مسلمانە و بە برایەتی کاکە و سارە ناکرێەوە ئیسلام فەرمانمان پێکاو حتا لەگەر ئەسڵوا لەگەر برای خۆت چونکە ئەو کەسانی کێشەت لە بۆ دروست دەکەن یان کێشیان لەگە دروست دەکەی یان خزمتە یان دۆستە یان برادرتە یان براتە بەڕاستی ئەتو کەسێکی غەریبە شتێکی نادێ ئیلا دەبی لە بینت کەسێک هەبی بۆ ئەو کەس هەدەی ئیستیغلالی ئەوەی دەکات تو بڕوات بەو کەسەیە یعنی ئەو کەسەی بەڕاستی ئێستاکە ئەو کەسە توانیتی ئەهم خەڵکە بەهم خەڵکە پارێ خرکات و سەر ئەنجامی لە باشەوەی سیقەی خۆی دروست کردیە سیقا نابی ببێتەوە هۆی ئەوەی واز لە هەندێک شت بینی مەسەلەی شایادی لە کڕین و فرۆشن هەروە نووسین لە هەمووی گرنگترە بەڕاستی نووسینی ڕسمی لە هەمووی گرنگترە حتا لە قانونیشتە بڕە پارەیەش دیاریکراوی دیاریکرا ئەگەر بێت لەو بڕای پارەی دیاریکراوە بە دیاریکرا ئللا پێویستمان بەچی هەیە پێویستمان بە نووسراوێکی ڕسمی هەیە نووسراوی سەرقا قزی پاکەت ئەوانە نەبێت ئەوانە هیچ اعتیباریان لەبوون ئێستاکە بە پێی و قانونی و کابرا هیچتاوە بارنی ئەگەر بێت و ئللا ئەگەر بێت و بەخۆی ئیقرار بکە ئەو وەرەقانە چی وەرەقانە يعني نشهادي تيدا تنها ورقيك استعمل لطعم بنوسم ما مصطفى محمد خالد ما مصطفى زانكو فلان كوري فلان دو صدفتر من لا ياخذ طعنا ما هو بنوسم توقع ويش بقى متوقع خوش بقى شي دري هوا شي دري سبني كوما كسيك انا بي كبهما شو الدعوه يشتيك ده كما في عندي يعني بهما شو هم خطوره لسوي شيء هم خطوره لسو كساش هي كباركي ده باشكاك بس يوم انكر بشك لو معامله دەچێتە بابەتی الربا ومسلمان دەبێ ئاگادار بێ بەڵام ئەگەر پێم بڵێ لە ڕوانگەی شەرعیەوە حکمیەوەی چیەکە کەسێک کە ڕیبا بخۆیان سوود بخوا ڕیبا خواردن وەکو عقوبەی دنیەوی لە بۆ دانەنرایە وەکو عقوبەیەک برێ وەکو قیساس وەکو حەد دانرایە بەڵام فەئذەنوا بحرب من الله ورسوله تەماشا هەموو قورئان بکە کاتێک کە دەرێ کەسێک ئەگەر بێت و موسڵمان بی علاقەمان چونکە خیتابی قورئان خیتابی موسڵمانانە خطابك له إيمان دارا بيش وذروا ما بقي من الربا لباش أوي فإن لم تفعلوا أقرب يتوازي لناين فأذنوا بحرب من الله ورسوله أو براسي ودب إعلاني حرب كان خواي قوري إعلاني حرب كردي لقر إيوه باش خواي قوري إعلاني حرب لقر كيشي كسيلي لك يعني استاقر تمشاب كين الربا هركسيك الربا كربي إلا كاركيس لهاتيا ويران بو خواي ويمحق الله الربا ويروي الصدقات خواي قوري أقرب يتو كسيك الربا بك إلا نناوي دبا ئەگەر ئەو ڕۆژ کابرا 200 دەفتەر 300 دەفتەری هەبی ئاخرەکەی ئەو 200 دەفتەری خۆی نییە ئیخۆین خەڵکەکە ها لیستان و ڕاستەخۆ کابراایەکە لەسەر قەرزا دەبتەوە ئەگەر بێت و کەسێک بێ سیارەیەک بە دەفتەرێک بی باش هەر ئیشەکەی ئەوە بی بە دەفتەرێک بی بە دوو دەفتەر بیکڕی لە پاشی بە دەفتەرێک بفرۆشتەوە یعنی چەند ئێستا دەفتەرێکی هەیە بەڵام چەند دەفتەرێک قەردار ئەو دەفتەرەی هەیتی لەلای خۆی نییە کەواتە یەک دەفتەر قەردار بوو لەباتی ئەوەی قازانج بکە زەرری کردیەوە ئاخرەکە وی لێدی لە باتی ئەوی معاملەکە تەنها لە ڕووکەشدا ئەو کابرای خەڵک وا دەزانی پارەیە بەڵام لە حەقیقەتدا ئەو پارەی هەموو پارەی دزراوە پارەی خەڵکیە لە دوای وەدیار دەکەوێت کەسەکەش ڕاستەخۆ يمحق الله الربا پاشە کۆتایی بێت هەروە گچکەترین تاوانیش گچکەترین تاوەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفرێت کە کەسێک ڕیبا بکە کە بریتیە کە کەسێک داوام پیسی لەگە ئافرەتەکە لەگەر دایکی خۆی بکە هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم سبع موبقات کە گەورەترین تاوان لەو هەفت تاوانانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کە ڕیبایە هەروەها ئەو کەسەی کە ئەموری قیامەتیە ئەو کەسەی کە نەعلەتی لێکرایە ئاکلی ڕیبایە باشە ئەوەکەی ڕیبای دەکە ئەوەکەی وەردەگری ئەوەی شایدی لێ دەدا ئەوەکەی تعاون لەگەڵ هەمووی دەگریتەوە ئەنی بەڕاستی کێشەشی زۆر گەورەیە مەسەلەکە تەنها ئەمن بە هەر قازانج لە وڵاتانیشی بە هەلاکەت بردیە ئێستا کە یعنی اقتصادی عالەمی ئێستا تەماشا ئەگەر بێت و ئەو 30 ملیۆن ئەو 30 ملیاری عێراق بۆ ئاخرەکەی قەرزی کردیا قەرزیشی ڕیبەویە گریمان 100 وەردەگری 100 کاکە 100 دەستە سەری مانگانە ریمان یعنی هەم مانگانە یعنی 300 ملیۆن دەکە 300 ملیۆن باشە 300 ملیۆن تەسانی چەند دەکە ینی بە ساڵێک چەند دەکە بە سار مانگی ملیارێک دەکە ئەگەر بێت و هەموو حسابکە نزیکەی هەموو ساڵێک ئەگەر بێت آخر 1 ملیاری دێتە سەری ئەی باشە ملیاری ئاخرەکەوەی لە دی عێراق وەکو دەوڵەت دەکەوێتە چ دەکەوێتە ژێر قەرز کە کەتە ژێر قەرز قەرزاری چێ دەبی بانکی دەوڵەتی بانکی نێودەوڵەتی باشە
قەرزانی ئەوان چێنە کۆمەڵە کەسێکی ئەتیادین کەواتە توانیان عێراق کۆنتڕۆل دەکەن دەرێم ڕۆ ئەوی بکە ئەوی بکە ئەوی بکە دەکەینە کۆیلە یعنی کۆیلەی دەوڵەتان ئێستاکە هەیە لەوەی دەرچوە ینی زۆر جار هەیە دەرێن لە وەخت خۆ کاتێک کەسە خەڵکەکە قەرزار دەبوو کەسەکە پارەی نەبوونێ دەگو کاکە بوومە بە عەبدی تو لەبەر هەم قەرزار بوو ئێستاکە بەڕاستی بۆ شێوەی لێ هاتیە کا لەوەی دەرچوە ئینسانەکان بکرێن و عەبد کا بەڵکو دەوڵەت بە مؤسسات و بە خەڵکو و هەموو دەستە ژێڕکێفی چێ ژێڕکێفی کۆمەڵە کەسێک وەکو یعنی سەر و سامانت ببدێ خەکەکەت بکوژرێ هەروەها سنوورەکەت بەکەیف خۆ ببەزێنرێ ینی تەواو بوویتە مەسەلەیەکی کۆیلایەتی بابسینە سەر بابەتێک ئەکچەندەمەوەی بە کورتی تاشی پێ بکەین دراوە ئەلکترۆنیەکان کە ئێستا بوونیان هەیە بەشێکی دەچێت ئەم جۆرە مەعاملەکردنی جۆرەی لە ڕیبا هەرچەندە لە جارانی ڕابردوو بە تێر و تەسەڵی باسییان بابەتەمان کردیە بەڵام لەوانەیە خەڵکێک بینەربان بن تاوەکو ئێستا کە شارەزاییان لە جۆرە مەعاملەیەکردنەیە نەبێت جۆری مەعاملەی ئەو دراوە ئەلکترۆنیەکان ینی تا ئێستا کە لەبەرەوەی وەکو ئێستا کە بەهایەکی یاسایی نیە بەهایەکی شەرعی نییە بەهایەکی شەرعی نییە کەواتە ئایا بە دراو دادوندرێیان دانادرێ ینی زۆربەی زۆری بەدراو دانادرێت چونکە زۆر جیان مامەڵی پێ ناکرێ باش ئەگەر بێت و بەدراو داناندرێ کەواتەوە لەو بابەتێت و نابی ئیش پێ بکەیت چونکە مغامەڕی تێدایە چونکە خۆتۆڕی تێدایە خۆتۆرە لەوانەیە تو ئەگەر بێت و بیکڕی لەوانەیە سبەیەک لەوانەیە ئێستا کە پاسیەوە نەفرەیەکەن کە بریتێ لە ئەو بابەتەی کردیە هەروەها زۆری ئەو کەسانی ئەو کارەش دەکە کاتێک پارەکەی وەردەگرن هیچ شوێنێک نییە ئەگەر بێت و سبەینی مافەکەت ڕۆی مافەکەت ڕۆی بزی ئەو داوای ئەو مافەی خۆت بکەین ئێستا کە بەشدار دەبی لەوەن کوینە بیت کوینە نازانم ئەو ناوانەیە هەیە ئەگەر دەتەوێت بەشداربی هیچ عەقدێک لە بینی تو بینی هەیە ئەگەر بێت و سبەینی مافەکەی خواردی ڕاستەوخۆ هات کراوە کەسەکە خۆی بزر کرد ئەو موقعینە هێش دەکڕێ و چێندەر پارەکە بەلاش دەڕوە یعنی خوای پەروەردگار هو الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل قاعدەیەکی زۆر جوان هەر شتێک ببتە هۆی ئەوەی کە سەرۆت و سامانی خەڵک بە باتڵ بخۆی بە ناحەق ئەوە حرامە ئێستا ئەو کڕین و فرۆشتنی ئەو برادەرە کردیتی هەمووی حرامە لۆ چونکە بوویتە هۆی خواردنی سەرۆت و سامانی خەڵک بە ناحەق لەسەر حیسابی خەڵکی بوویتە خاوەن ملیارە دۆلار لەسەر حیسابی خەڵکی ئەو پار هیچی خۆی نییە هەمووی خەڵکیە هەموو قەرزاری خەڵکیە بەڵکو لەسەریش قەرزار بوویتەوە کەواتە مەسەلەی بتکوین و وەنکوین مەسەلەیەکی ئەو پەڕی خطوڕی تێدایە کە ئیتراف دوو ئەگەر بێت و گوتمان کاکە مەسەلە شەراکەتە مەسەلە تو سەهمی لێ دەکڕی باشە کاتێ سەهمی لێ دەکرێت دەبێت شریک لەگەریان کاتێک دەبێت شریک ئەگەر بێت تۆ من کاتێک باسی عەقدی مضارەبەمان کرد دەبێت بزانمە تو لە دوکانەکەی چ دەفرۆشی ئەگەر سوێ عەرەقی فرۆش کەسەکە مضارەبە من ئەگەر کرد پارەکەم حرام دەبی ئەگەر ئەوە عقودی نەفت بێدەکە کە نەفتەکەش دزراوە حرام دەبی ئەگەر بێت و بتکوین و وەنکوین و معاملەی مخدرات دەکەن حرامە ئەگەر بێت و بتکوین و وەنکوین معاملەی مەلهە و داوام پیسی دەکەن حرامە تو نازانی کاکە ئەو پارەی بۆچێ کاکە بۆچێ ینی زۆر زاروێ شەریکەیەک دێ ئەو شەریکە دەری کاکە شەریکەی موساهەمە و شەریکەیەکی عالەمیم و کاکە تو نای بزانی ئەو کەسە ئەو پارەی وەردەگرێت لە چ بەکاردەینی یعنی بۆ واستەی تو وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان تو یارمەتی لە بۆ ئەوەی چاکیان لە بخرا لە بۆ خراپە کەواتە پارەکەی توش ڕاستەوخۆ حرام دەبی ئەگەر بێت و ئەو کەسە لە بواری حرامیش بەکاربینی ئەگەر بێت و بە مساهمە بی بۆیە فتواش درایە کە مامۆستا دکتۆر محمود جمنا کۆهرەوە سەید ئەحمەد و کۆمەڵە مامۆستایەکی بەڕێز هەروە دکتۆر خالیدیش کە توێژینەوەیکی جوانی هەیە لەسەر ئەلکترۆنیەکان کە عولەمایانی ئێستاشە زۆربەی زۆری کەسمان نییە ئیلا قەلیلەوە کەش بریتە لەوەی کە بەرژەوەندی تێدایە لەو مەسەلەوانی بەخۆی سوبێتە نایە ئینزیدە شەرعینی لە بۆ خۆی بەبێ گومان حرامە بەبێ گومان دراوی ئەلکترۆنی مامەڵەکردنی کڕین و فرۆشتنی هەمووی زیان حرامە یان کەسە کە تووشی ڕیبای دەبی یان تووشی قمار دەبی یان تووشی بابەتێکی سیە کە بریتێشتی حرامی تێدایە بەڕاستی مسلمان خۆی لێ دوورکەن بە هیچ شێک بەڕاستی پێم سەیرە ینی زاروێت و مسلمانێک دەیکە ینی لۆ ناپرسی لەبەر سێرجێکی ناکەی کە تاکیدی ئینجا ئەو معاملەیە دەست و خۆش بکاکتۆر بابەتێکی تر هەیە بابەتی قیستە باڵسات ئۆتۆمبیڵێک دەدات هەیە بە دەفتەرێک مانگانە پارەکەی دەدەی و بڕەپارەیەکی مقدمە دەدەی دوای دەدەێت یان زۆرێک لەو بابەتانی کە ئێستا بە قس دەفرۆشێ مۆبایلە لاپتۆپ ئامێرە ئەلکترۆنیەکان بەگشتی بابەتی ئەقسات لە ئیسلامدا چۆن ڕێکراوە ما تەمەشا بکەین ئەقسات خۆی قست هەتا لۆ هەر لۆ لەتیفەیە قست هەتا ئێستا زۆربەی زۆری خەڵک ژن بە قست دەینی
دەێ مارەی پێشەچی و مارەی پاشەشی خۆی بەخۆ زۆرێکە لە قستا لە فەقی ئیسلامیش باسکرایە کە مەسلەی چێکە لەوەخت خۆکە لە سەردەمی ئیسلام کەسەکان خەڵک پارەینەوە مارەیان کردە دوو بەش جایزەوە مشکلینە مەبەستم ئێستاکە مەبەستم ئەقسات یعنی ئەقسات زۆر قەتیمە مەسلەیەکە لە کتوبە فقیەکان باسکرایە بەڵام دوو زۆر ئەقساتمان هەیە زۆر ئەقساتێکمان هەیە کێشەی تێدانە یعنی هەموو متفقن لەسەرەوەی چیە دروستە من دێم شتێک لە تو دەکڕم باشە مۆبایلێک دەکڕم مۆبایلەکە بە سعری خۆ دەمدەیە بە سعری بازاری سیارێک لە تو دەکڕم سیارەکەم بە سعری بازاری بە قەرز دەمدەیە قەرزەکەش دەرێ کاکە بە ساڵێکی بمدەوە بە ساڵێک علەما لەوەی هەموو متفقن کە دروستە ئەوە قەرزە ئەوە دەینەکەی بەڵکو کەسەکە خێریشی دەگاتێ کە بەو شێوەی بە قەرز دەداتە کەسێک یارمەتی برایشی مسلمان دەدا کە سیارەیەکی ببتە خاوەن سیارە بەڵام گوتم مەرجە ئەو جۆرە کە متفقن هەم علەمایەکان کە بە سعری سبی بە سعری بازاربی ئەگەر بێت و بە سعری بازار نەبوو بەکەم تریش بی کێشەمانێ بەڵام بە زیاتر کێشەمانێ ئەگەر بە زیاتر بوو ئەوە دوو ڕێی هەیە ها دەستە بابەتی ڕیبا یان نازدە بابەتی ڕیبا جمهوری علەما لەسەرەوە بەسم جمهوری علەما ینی مەذهبی ئەبوو حەنیفە و هەروە شافعیەکان و هەروە مالیکیەکان و هەروە ئیمام ئەحمەدیش هەروەها علەمای ئەو سەردەمەش هەروەها شیعەش وەکو سێرجێکم کرد کە سیستانی و هەروەها خامەناییش هەمان ڕەیان هەیە کە مەسەلەی ئەقساد ئەگەر بێت و زیادەشی چوە سەرێ بەڵام مەبەستەکە سلعەکە بوو یعنی ئێستا کەم دەستم شتێک دەکڕم ئەو شتەی دەکڕم لە بۆ ئەوەی ئەو شتم پێویستە بەڵام پارەشم نییە بەڵام کەسەکە کاتێک دەمداتی بەقیس کەمێک پارەم زیاتر لێوە دەگری ئەوەش لەبەر ئەوەی مەبەستەکەی سلعەیە مەبەستی خودی شتەکەی کە کەسەکە دەیکڕی ئەوە لێرە دروستە ئەوە جمهوری علەما بەڵام هەندی علەمامان هەیە دەنێن دروست نییە وەکو لە لەیل ئەوتار بە تەفسیلی باسی کردیا کە ئەوانی زەیدیەکانن هەروەها زەینەدیل عابدین کە زەیدی کوڕی عەلی کوڕی ئیمام حوسێنە کە بە هەمان شێوە بە ڕیبای دانایە بەپێی ئەوە دەی كل قرض جرى فيه منفعة فهو ربا دەڵێ باشە ئایا وە قەرض نییە با قەرزە ئەدی باش ئەو زیادی لە هاویشتە سەرێ لەبەر ئەوەی پارەکەی تاخیرە کەواتە کاکە هەمان ڕیبایە هەروەها ئەو حەدیثش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک بازە من باع بيعتين في بيعة فله أكسهما أو ربا ئەوەش بە هەمان شێوەش دەکەنە بەڵگە کەوانە وەکو زەیدیەکان هەروەها گوتمە زەینەدین عابدین ئایا لەو دوو ڕەیانە چیهان دروستە زۆربەی زۆری خەڵکەکە هاتینە ڕەئی یەکەمیان وەرگرێ لەبەرەوە جمهوری علەما نانویستێ مخالفەی جمهور بکەن نانهێویستە مخالفەی جمهور ئەگەر بێت و بگەڕێەوە سەر ئەحادیث تەنها ئەو حادیثانی لە عایشە هاتینە ئەو بابەتێک کە ڕوویدایە کە لە سەردەمی سەحابە کە کەسێک شتێکی کڕیەوە لە پاشەوەی بە قستی هینا لە پاشەوەی ساڵانە ئەو قێکی دایتەوە باسی زیادە و کەمی تێدا نیە باسی زیادە و کەمی ئەوان هاتینە جمهور دەبەر باسی زیادە و کەمی تێدا نیە کەواتە بە مطلقیسیە بە شێوەیەکی گشتی حەڵالە اینجا زیادی بکە زیادی نەکە ئەوانش دەرێن کاکەمە پەیوەرێکمان هەیە علەمانی علە ئایا علەی ڕیبا لەبەر سێر خوای پەروەردگار ئەو جۆرە ئێستا چ فەرقی هەیە ئەگەر بێت و ئەتوو دەفتەرێکم دێ دوای دەفتەرێک و 20 وەرەقێک لۆ بینەوە سیارەکەم دێ دەفتەرێک بکە لە دوای ئەم دەفتەر و 20 وەرەقێک لۆ بینەوە یعنی لە ڕووی نەتیجە بەڕاستی لە ڕووی نەتیجە هەمان نەتیجەی دەبی کێشەیە بۆ ئینسان خۆی لێ دوورکە ئەگەر بێت و جمهوریش سەرەوەی بی دروستە بەڵام گوتمان لەو کاتەی جمهوریش لەگەرەوەی ئەگەر بێت و مەبەستەکەی خودی سلعەکە بوو یعنی ساکەم دەسمە بازار سیارێکە پێویستە ئەو سیارەی دەکڕم لە بە خودی سیارەکە بەڵام ئەگەر بێت و مەبەستم سیارەکەن و مەبەستم بیکڕم و بفرۆشم بیکەمەوە پارە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە ئەو پێدەێن تەوەڕقیش اختلافی دیسان تێدایە بەڕاستی بەخۆی ئەقساد کێشەی تێدایە تەوەڕقیش دیسان کێشەی تێدایە دوو حرامەتی دێتە سەرێ بەڕاستی ئینسانەکان خۆی لێ دوورکەن هەتا تووشی ڕیبا نەبن ئەگەر ڕیبابی ئەگە مەزەبی دووەم ڕازوی خۆ ئینسانەکە بەڕاستی زۆر گوناحبادن خاصن بەڕاستی مامۆستا ئاینی خۆیان بۆ خۆیان کاتێک فتوا دەدەن فتوایەکانیان لە بۆ خۆ توندبی بەڵام لە بۆ خەڵکی ئاسانبی نەک بە پێچوانە فتوایان لە بۆ خۆیان ئاسانبی لە بۆ خۆیان لە بۆ خەڵکی توندبی دەست خۆش بە کاک دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد خالیت کە تاوتوی بابەتی وازرگانی و شەڕعیەتمان کرد سپاس دەکەم کاک دکتۆر سپاس بۆ تۆ بەڵێ زان و خۆشەویستان ئەمە ئەم تەبەرەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشکەمان کردن بۆ هیوای هەموو موسڵمانان لە بابەتی ڕیبا و معاملەی ناشەرعی دوور دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە
زۆر سپاس بۆ هاوکارمان ئەمیران ئەمیر وە زۆر سپاس بۆ میوانەکەش بۆ پێشکەشکریم تەوەرەیە بە بینەران زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێت. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەش کرد بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕزامەندی هەموو لایەک بوو بێت سپاس بۆی کە بینەرمان بێت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.